بەڕێزان لەرکن سڵاتان لەبێ خۆشحاڵم بۆ جارێکتر لە پارێزگای هەڵەبجە بەریدارتان شاد دەبمەوە دیارە ئەم گفتوگۆیی کەیکەم خۆتان نەزان شانزەی سێ نزیکە بەر لە یادی ئەو کارەساتە گەورە نەتەوەیە کە بەسەر کووردا هات ئەو مەرگە ساتەیکە هەرگیز لەبیر ناچێتەوە وای کردووە کە هەڵەبجە بە تەنیایی هەڵەبجەکان و هی باشووری کوردستانیش نەبەبووە بەڵکو بووە بە سمبڵێک بۆ هەر چوار پارچەی کوردستان بەڵام بەراورد بە ناو و پێگە و قوربانی و مەزنیەکەی هەڵەبجە تاوەکو ئێستا هەڵەبجەکان نیگەرانی و گلەیی ئەوەیان هەیە لە کۆی دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان دەسەڵاتی یاسادانان جێبەجێکردن دادوەری و گلەی ئەوەکەن ئەڵەن بەڕاستی هەڵەبجە بوو بەقەدەر قوربانیەکەی بەقەدەر ناومەزنیەکەی خزمەت بکرایە و هەمووان خۆیان بە خاوەنی هەڵەبجە بزانایە لەگەڵەوەی کە بڕیارێکی دلێرانە و بوێرانە و ئیرادێکی جوان بوو کە هەڵەبجە کرا بە پارێزگا و فەزڵی هەڵەبجە ڕاستە درا بەسەر زۆرێک لە ئیدارە سەربەخۆکان و هەندێک قەزادا کە داوای بە پارێزگا بوونەکەن بەڵام وێڕای ئەوەش ئەو چەند بڕیارەی کە لەگەڵ بە پارێزگاکردنی هەڵەبجەدا درا بۆ بژانەوەی هەڵەبجە بەڕاستی لە دوای بڕیارەکە و پێویستکاری لەسەر نەکرامە مایی نیگەرانی هەڵەبجەیەکانە پاش حەوت ساڵ بڕیاری بە پارێزگاکردنی هەڵەبجەیەکان ئەوەی کە من دواندوو من ئەوەی کە خۆتان گوێتان لێبێ ئەڵێن ئێمە بەڕاستی نە ئەوەتانێ قەزاکەی جاران بین نە ئەوەتانێ پارێزگاش بین من لەوە تێ ئەگەم هەتاوەکو ئێستا بەڕاستی لە کوردستان دوای 30 ساڵ حکومڕانی نەمانتوانیەوە پارێزگایەک لە کوردستان بە هەولێر و بە سلێمانی و بە دهۆکیشەوە هەموو مقاوماتەکانی پارێزگایەکی گەشەکرد و پێشکەوتویان تێدا نییە بەڵام لانی کەم ئەکرا هەڵەبجە نیوەی ئەمە گەشەی بکردە ئەجا ئێستا من میوانەکانم لێرن دیارە پێشووتریش گفتوگویەکم کرد لەگەڵ جەنابی پارێزگاری هەڵەبجە ئەمەوێ وەڵامی ئێوە باتەوە خاتون نوخشەناسیح ئایا وەکو خاتونێکی دیار کە لە ڕووی ئیداریەوە بە تەواوی لە ڕووی ڕۆحیەوە تێکەڵ بە ناوچەکە بووە و بەشێکی زۆر لە پلە ئیداریەکانی بڕیەوە ئێستاش قایمقامی ئەم ناوەندی هەڵەبجەیە بزانین تا چەندە کاریان کردووە ئایا ئەمان کەم تەرخەن بووم یا نەخێر بەردەوام کتابەکانیان ئەڕوا بۆ سەرێ بەڵام لە سەرێ بێ وەڵامن کاک بەسام عەلی وەکو بەرپرسی لقی 12 پارتی دموکراتی کوردستان لێرەیە دیارە لەبەرەوەی کە پارتی دموکراتی کوردستان گەورەترین حیزبە بە ژماری کورسی لەبەرەوە بەرپرساریەکەشیان گەورەیە وەکو حیزبێک بەردەوام کە خۆیان بە ئاڵا هەڵگری نەتەوەی کوردەزانن بۆچی ئەم سۆمبڵە نەتەوەیە ئاوا وەلا خراوە و پەراوێز خراوە بزانین وەکو هەڵەبجەیەک وەکو پارتیەک وەکو حزبیەک لە حزبێکی مەزندا وەڵامیان چییە کاک ڕزگار حەمەنووری ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانیە چی لەسەر لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان هەم بەرپرسارەتی مەزنی حیزبەکەی ئەو هەموو شەهیدەی کە حیزبەکەی لەم شارە بەخشیوانە بۆەوە هەم حیزبەکەی هەم نوێنەرەکانیان لە حکوومەت هەڵەبجەکان گلەییان لیان هەیە کاک پێشەوە سەرۆکی ژووری بازرگانی هەڵەبجەیە ئەندامی ئەنجومەنی شارەوانی هەڵەبجەیە ئایا ئەمان چیان کردووە ئایا کەم تەرخێمیەکە بەشێکشی بۆ ئەمان ناگەڕێتەوە کە وەکو پێویست بازار گەرمیان نەکردووە بۆ هەڵەبجە بزانین خۆیان چیاڵن بەخێر من سەر چاوەکانم هەروە ئەو بەڕێزانە خوێندکاران و مامۆستایان و قوتابیانی هەڵەبجە هەندێکیان لێرن بزانین دواتر ئەوانیش تێچێنیان چیە بێ بەخێر بن سەر چاوەکانم سپاس بۆ هەموو لایەکتان دوای 7 ساڵ بەسەر بڕیاری بە پارێزگاکردنی هەڵەبجەدا هەستەکەی قایمقامی پارێزگایەکیت سەرەتا سوپاسی جەناب دەکەم بە خێراتنی میوانە بەڕێزەکان و ئەو گەنجە بەڕێزانەشەکەم منم ڕۆ حەزمە کرد لە بەرنامەکەی جەنابتە جیاواز لە هەموو بەرنامانەی کە جەنابت ئەیکەی هەمیشە تیشکە خەیتە سەر کێشەکان و ڕەخنەکان بە مەبەستی چارەسەرکردنیان بەس من کە لە نزیک ئەبینەوە لە ساڵیادی میابارانی هەڵەبجە حەزمە کرد لەم بەرنامەیە باسی ئەو پرۆژە و کار و چالاکیە زۆرانە کە لە ساڵانی ڕابردوو کردومانە و بەرهەمەکەی ئێستا ئێمە ئێچنینەوە و داوای ئەوەش بکەین لە ئایندەیە لە چەند ساڵی ئایندەیە چیمەوە بکرێت بەڵام بەداخەوە وەک لە سەرەتای بەرنامەکەی جەناب تا ئاماژت پێیا دەست پێەکەی کە دوای 7 ساڵ پارێزگا بوون لە ئاست تموح و پێداویستی نە ئیداری پارێزگاکەی هەیە و نە هاونیشتیمانیانە طبعا حکومڕانی واتە چی واتە خوێندنەوەی عەقڵی هاونیشتیمانیانی خۆت واتە دەستەبەرکردنی خزمەتگوزاری و خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیانی خۆت ئێمە ژوک ئیداری پارێزگای هەڵەبجە کە حکوومەتی هەرێمی کوردستان چ جەنابی پارێزگار یاخود قایمقام
بەڕێوەبەری ناحەکان و بەڕێوەبەرە گشتەکان دانراون هەمیشە هەوڵ و تەقەلای ئەوە ئەین کە زۆرترین پرۆژە و زۆرترین کار و چالاکی بکەین تاوەکو لە خزمەتی هاونیشتمانیانی خۆمانە بین. من ناڵم کار نەکراوە لەوە ئەوەی کە پێشتر لە مناقەشێکی لاوەکیە کاک بەسام باسی کرد ئێمە لە 2015 بوون بە پارێزگا تاوان ئێمە لە ناوەڕاستەکانی 2000ەکانە ئەو کاتە کە من مدیر ناحیە بووم یاخۆتوانم لە مەکو تاکێکی هەڵەبجەیی شان بە شانی خەڵکی هەڵەبجە کارمان کرد بۆ ئەوەی کە پرۆسی بە پارێزگابوونی هەڵەبجە بچێتە بواری جێبەجێکردنەوە. خۆشبەختانە دوای چەندین ساڵ و حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکان هەمویان هاتنە سەر و قەناعەتی کە لە پای خوێنی شەهیدان و ئەو کارەساتە گەوری کە بەسەر هەڵەبجەیە هاتووە نەک کارەساتی هەڵەبجە لە هەشتاوەشت کارەساتەکانی پێشووتریشی شایانی ئەوەیە کە هەڵەبجە بکرێتە پارێزگا بە دەستخۆشیەوە لە 2015 مە بووینە پارێزگا بەڵام لە دوای 2015 و هەر لە بڕیارەکە کە لە 2014 بوو هەمومان نەزانین کە شەڕی نەگریسی داعش هاتە پێشەوە بە دواشیە تەقەشوفی دارایی و کێشەی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان هاتە پێشەوە. ئەمانە هەموو کۆمەڵە کارێک بوون یاخود کۆمەڵە فاکتەرێک بوون کە وای کرد بە پارێزگابوونی ئێمە لە قۆناغەکانە دواب بکەوێت. بەڵام لەگەڵ ئەوەشە هەموو کارە بابەتیانی کە فەرمووت ئەکرا بەڵێ ئەکرا ئیش بکرێت. من هەمیشە وتومە هەرگیز پارێزگای هەولێر و سلێمانی دوهۆک قەت پێی ناخۆش نییە ئەگەر ملیارێک زیاتر بۆ هەڵەبجە دابمرێت بگرێت لەوانەیە لە بەشی خۆشیان بن بە پارێزگای هەڵەبجە. حکوومەتی هەرێمی کوردستان لەو بوارەیە کەم تەرخەم بووە. من لە مقابلەیەکی کەشە باسی ئەوەم کرد ڕاستە تەقەشوفی دارایی هەیە حکوومەت بەس فریای ئەوە ئەکەوێتکە موچە بدات بەڵام ئەکرا لەو 7 ساڵی ڕابردووە هەموو ساڵێک 2 میلیارد ڕابدرایە وەکو دەخیلێت ئێستا 14 میلیارد ئیشی ئەکرد لێرەیە. من ئێستا پرۆژەکانم لە بەردەسە پرۆژە وەستاوەکانی ئێمە هەتاوەکو 2021 بەبڕی 161 میلیارد دینارە و قسۆریشە 160 میلیارد پرۆژەتان هەیە وەستاوە لە وەزارەتی ئاوادانکردنەوەیە ئەوە چییە؟ زۆرمان وەستاوە بەبڕی 126 پرۆژەمان وەستاوە کە 161 میلیارد دینارەکات. خۆتان نەزانن ینی نەک ئێمە زۆربەی پارێزەکان کە پرۆژەکان نەکەوتێتەوە کار ئێستا لە 2021 تاوەکو 2022 بڕیار وایە بەبڕی 30 میلیارد دینار پرۆژە بکرێتەوە گەڕ کە ئێستا 8 میلیاری کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە و تەندەرینی بۆ کراوە. ئەمانە چاوەڕێیەکەین بکرێتە بواری جێبەجێکردنەوە بەڵام ئەم پرۆژانە پرۆژەی وەستا و خزمەتگوزاریە واتە پرۆژەی بەردەوامە واتە ئەگەر ڕێگەیەک ئەگەر ئەمڕۆ چاک نەکرێت ئەبێ سبێنە چاک بکرێ یاخود ئەگەر ڕێگەیەک 4 ساڵ پێش ئێستش چاکرابێ ئیدامەی ئەوێت چاکردنی ئەوێت یان ئەمانە ناکرێتە بواری ئەوەی کە تۆ مقاوماتی بە پارێزگابوونی هەڵەبجە پێی بژمێری ئەمە پێداویستیەکی بەردەوامە ئەبێ بکرێت. خاتو نەخشا بەڵێ ئایا پێگەی هەڵەبجە کەنارگیرە مقاوماتی گەشەکردنی نییە یا نەخێر ئێمە لە بەهای هەڵەبجە و سروشت و خاک و ئاو و تواناکشت و کاڵیەکانی وەکو پێویست تێنەگەیشتوین؟ وەڵایی منەتوان بڵم تێنەگەیشتوین لەبەرەوەی ئەو مقاوماتی هەڵەبجە هەیەتی تۆ ئەتێ پارێزگایەکی نوێ دروستکەی کە تۆ ماڵێکی تازەش دروستکەی لە سفرەوە دەست پێەکەی خۆ یەکسەر لە ڤلەیەک و لە کامل ئەساسەوە دەست پێ ناکەی ئەگەر بۆ نمونە بۆ من کچەکەم شوکایان تۆ کوڕەکە ژن بێنێت. ئەم ماڵی کە ئێستا ئەم هەڵەبجەیەکانی تیان بنیەی تەحتی ئیداریش و مالیشی کەمە تۆ ئەبێت سەرەتا لەمەوە دەست پێ بکەیت. ئێمە ئەگەر ئێستا باسی بنیەی ئیداری خۆمان بکەین حەڤە بەڕێوەبەرایەتیمان پێویستە بکرێتەوە لە حەڤە بەڕێوەبەرایەتیەکە تا ئێستا نۆ بەڕێوەبەرایەتی دروست کراوە نۆ بەڕێوەبەرایەتی گشتەکەش لەسەر سکی قەزا کۆنەکە دروست کراوە بۆ نمونە پارێزگای هەڵەبجە دروست کراوە 7 کارمەندی هەیە بەراوردی کە بە پارێزگای سلێمانی بزانە چەند جیاوازیە کە زیاد لە 500 فەرمانبەریشی هەیە ئەویش لەسەر سکی قایم قامیەت و ناحیەکان میلاکمان ناوەتە تا ئێستا کەسمان بۆ تاعین نەبووە. یعنی ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوەبەری گشتیتان هەیە ئەڵەن بەس خۆی و مێزەکەیەتی بەڕێوەبەری وەبەرهێنانە کاکزانیارە کە بەڕێوەبەرایەتێکی زۆر گرنگ و حساسە کە ئێمە باسی بژانەوەی پارێزگای هەڵەبجە کەنێکێک لەوانە بەڕێوەبەرایەتی و بەرهێنانی هەڵەبجەیە بەداخەوە کە ئەندازیارێکە تەنها خۆیەتی کەسی نییە کەواتە حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە نەماون تۆ 500 کەسمان 1000 کەسمان بۆ تەعیینکەن 500مان بۆ تەعیینکەن لە سەرجەم سێکتەرەکان کاکە 500 350 کەسمان بۆ تەعیینکەن تاوەکو ئێمە بتوانین بەڕێوەبەرایەتەکان دروستکەین پاژووی کە بەڕێوەبەرایەتەکانمان دروست کرد کۆمەڵە گرفت و کێشە هەیە کە لەوانێسە کاک پێشەوا و ئەم بەڕێزانێکێکە باسی بکەن ئەمانە نامێنێت لە کێشەی زەویزارە لە کێشەی کوشتتوکاڵە لە کۆمەڵە کێشەی ئیداری هەیە پێویستە بنیاد بنرێت و ئێمە وەکو خۆشمان داوامان کردووە ئێمە هەربا لە جەنابی کاک عەبدوڵڵاوە کە پێشتر پارێزگار بووە کاک عەلی بووە ئەوە ئێستا جەنابی ڕێزگار کاک
ئازادە من لەگەڵ هەمویان کارم کردووە هەمومان لە سەرۆکی حکوومەتەوە کە کاک نێچیر بووە دوایە سەرۆکی حکوومەت کێسە کاک مەسرور بارزانیە جەگری سەرۆکی حکوومەت کاقوبات تاڵەبانیە سەرجەم وەزیرەکان هەمویان چین سەردانمان کردون یاداشمان ناونەتێ و کەسیش نەیوتۆ هیچتان بۆ ناکەین یعنی بەڵام تا ئێستا وەکوی کە چوو بێتە بواری جێبەجێکردنەوە بەڕاستی ئێمە ئێستا پارێزگاکەتان فەقیریش نییە داهاتێکیشتان هەیە بەڵێ من لێشت ناشارمەوە ئێستا ئێمە وەکو ئیدارە ئەمە توان بڵێم قسەی جەنابی پارێزگاریشە ئێمە زۆر هیلاکین زۆر بێتاقەتین یعنی ئێمە لێرە دانراین خزمەتی خەڵک بکەین ڕۆژانە خەڵک ئێمە ناتوانین خزمەتی بکەین باشە پرسیار ئەمە زۆر قسە بۆ ئێمە حیزبەکان یەکگرت و یەکێتی پارتی ئەوانە شەڕەکەن لەسەر پۆستی پارێزگار باشە یعنی پارێزگار بەس ئیمتیازە یا ئەبێ خزمەتی بۆ ئەم شەڕەکەن بۆ دوای خاوە ئێستا حەزەکەم لێرەوە بڵێم کە لایەنە سیاسەکان خۆشیان لێرە دانیشتون بە ڕێز و احترام هەچەند لە هەڵەبجەیە یەکێک جێی خۆشحاڵی ئەوەیە کە لایەنە سیاسیەکان قەد وەکو لایەنی سیاسی ئیشمان نەکردووە هەموو یەک دەست بووین لە کۆمەڵێ بوارە لەوانە کۆمەڵە گرفت و کێشە و بێ لە پارێزگاکانیکەی کوردستانە لای ئێمە نەبوو بێ بەڵام من داواکارم لە حیزب سیاسیەکان کە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانە ببن بە حیزبی نیشتیمانی ببن بە حیزبی خەڵک ئەبێ خەڵک چی بوێت ئێستا تۆ ئێستاش درەنگ نییە بۆ ئەوەی کە هەڵەبجە بتوانێت ئیشی بۆ بکرێت هەڵەبجە چی ئەوێ کۆمەڵە پرۆژەی خزمەتگوزاری ئەوێ کۆمەڵە پرۆژەی استراتیجی هەیەکیان لەوەی کە پردەکەی تووەقوتە کە لە 9 ساڵی ڕابردووە بڕیار بوو بکرێت ئێستا بڕیار درراوە لە 2020 بە 2020 مقاول وەری گرتووە بەڵام کۆمەڵە گرفتی هەیە لە وەزارەتی ئاوادانکردنەوە چارەسەر بکرێت خۆی گرفتەکە ئەوەیە دراوە بە وەبەرهێنەر بەڵام کاتێک ئێمە وەکو ئیدارە من هەمیشە وتومە کاتی ئێمە وەکو ئیدارە قسە ئەەکەین زۆر جارواستەکەن ئێمە لایەنگری مقاول لێگەکەین لایەنگری سەرمایهدارێکی خۆمانەکەین ئێمە ئەڵین با خەڵکی منتیقەکە خۆی بیکە ئێمە بۆ ئەوە ناڵین وەڵا کاگڕەنج ڕەفیقی نوخشێ بابیکا ئیشەکە نە لەبەرەی باگراوندی جەناب تەزاین چییە ئیشە کردووە زیاتر دڵسۆزی لەگەڵ ڕێزمە ئەو وەبەرهێنەرێشی کە وەری گرتووە ئەوەی کە من بیزانم بە دوواداچوونمان کرد بە من لێرەوە لە بەرنامەکەی ئێوە قسە ئەەکەم چونکو من مەسلحەتی شارەکەی خۆمەیە بەڕاستی نەک ئەم کورسێکە لەسەری دانیشتوم پێم وایە باگراوندی ئەوەی نییە کە ئیشی لەو جۆرەی کردبێت لەبەرەوە پرۆژێکی استراتیجیە بەبڕی 1 میلیارد دینار بە مەحسوبیت بیان بە یەکێکی تر وڵای ئەوە نازانم ئێمە خۆی ئێمە نین ئێمە ئەڵین بدرێ بە کەسێک کە پێشتر دوو پردی کردبێ قسەکەمان خراپە زۆر باشە کاک بەسام لە پێشەکەکەما باسی ئەوم کرد جەنابەت وەکو کەسێکی حیزبی لێرەی هاوکات وەکو خەمخۆرێکی هەڵەبجەش لێرەی یعنی ئەم دوو پارتە فەرمان ڕەوایە کە قوربانیان ناوە بۆ شاری هەڵەبجە کە زۆر جار لە زۆر شتی هەڵەبجە نیگەران بوون بەڵام ئێستا خەڵک لە خۆیان نیگەرانە حەقی بەشێکی زۆر لە خەڵک حەقی بە نیگەرانیەکانی خەڵک و ئایا خۆشە لە هەندێک لایەنەوە هەر نیگەرانی بە هەمان شێوە من بەڕاستی وکو پارتیەکە لێرە دانیشتم وکو بەرپرسی لقی دوانزەی پارتی ئێمە لە هەڵەبجە لە ئیدارە بەشدار نین هیچ جمگەیشی ئەساسی ئیدارەدان ئێمە شارەمان بەدەستەوە نییە بەڵام وکو پارتی لە هیچ شوێنێ خۆمان بۆ ئۆپۆسیۆن نازانین لە هەرێمی کوردستان ئێمە لە هەر شوێنێک بەشدار بینیان بەژیان نەبین خۆمان بەخاوە نەزانین بەڕاستی چونکە جمگە ئەساسیەکانی ئەم وڵاتە بەدەست ئێمەوەیە ئەمەوێ لێەوە دەست پێ بکەم کە لە ساڵی 1999 قەراری ژمارە 11 کە لە پەرلەمانی کوردستان دەرچوو بە تەنها هەڵەبجە نەبوو باز لە پارێزگابوونی هەڵەبجە و زاخۆ و ئاکرێ سۆرانەکە بەڵام قیادەی کوردی بۆ تەفزیلکردنی هەڵەبجە وەکو ڕێزێک بۆ قوربانیەکانی هەڵەبجە قیادەی کوردی ئەوە بوو لە ساڵی 2014 لە سیانزەی سێ جەنابی کاگنێچیروان بە بڕیارێک لە ناو ئەو قانونەکە هەر چوار قەزاکەی تیا بوو هەڵەبجەی هێنایە دەرەوە بڕیاری بە پارێزگابوونی بۆ دەرکرد و جەنابی سەرۆک بارزانی ئەو کات کە سەرۆکی هەرێمی کوردستان بوو لە شانزەی سێ مەرسومی سەرۆکایەتی دەرکرد کە هەڵەبجە بێ پارێزگا ئەمە لە قۆناغی یەکەم ئەتوانم بڵێم سەرکردایەتی سیاسی کوردستان هەڵەبجەی جیا کردەوە گرفتێکەیە بەڕاستی کاک ڕەنج حەزەکەم لێرە زۆر ڕاشکاوە بیڵێم من پێم وایە گرفتێکی گەورەی هەڵەبجە ئەوەیە ئێمە یەکەم جار لە یاساکە نووسراوە حکومت مخەوە لەکەین هەر کاتێک بتوانێت دەستکاری ئەم سنوورە ئیداریە بکە من پێم وایەکێ لە ڕێگریەکانی گەشە سەندنی هەڵەبجە بریتە لەوەی کە جوغرافیاکەی سنوورە ئیداریەکەی بچووکە هیچ پارێزگایەک نییە لە دنیاە لە یەک قەزا پێکاتی بێ پارێزگاکە و قەزاکە هەر یەک قەزایە کە بریتە لە قەزای هەڵەبجەی جاران بۆیە من پێم وایە کە ئەمە تعدیلی یاسایی ناوێت
یەکەم جار پێویستە جوغرافیەکە فراوان بکرێت چەند قەزایەکی تر بخرێتە زمنی پارێزگای هەڵەبجە ئەمە لە زۆر لاوە کاریگەریە بێت بۆ نمونە چەند مەرزێکی تر یەتە سەر پارێزگای هەڵەبجە لە پێنجێن و لە شوێنەکانی تر ئەو سندیکایانی لەم شارە دروستە بێت لە ئێستاە کاگرنج تەسەوڕ کە سندیکا هەیە پارەی ئابوونەی ئەندامەکانی کرێخانەکەی خۆی دەرنایەنێ لیژنەی ئۆلۆمپی لە هەڵەبجە تەشکیل کراوە دوو نادی وەرزشی لە زمنی لیژنەی ئۆلۆمپی هەڵەبجایە کە ئەمە لە دەرەوەی هەموو ڕێنمایەکانە یعنی ئێستا نمونەیەک بۆ ئێوە بێن بۆ بمانەوە هەڵەبجە بکەین بە بازنەیەکی هەڵبژاردن هەڵەبجە حسابمان کردووە گەر بازنەی هەڵبژاردن بێ دوو کورسیە بێ بۆ پەرلەمانی کوردستان لە کاتێکا پێویستە لە سێ کەمتر دەبێ بۆ زەمانەتی کۆتای ئافرەت کەواتە هەڵەبجە نایە بازنەی هەڵبژاردنیش بەم جوغرافیایی کە ئێستا هەیە بۆی ئەمە خاڵی یەکەمە لای من خاڵی دووەم بەڕای من کە پێویستە ئیشی لەسەر کرێ پێم وایە ئیشیشی لەسەر کراوە هەڵەبجە پێویستە دەواازی ئابووری بۆ بکرێتەوە ئەو دەواازانەی کە ئێستا کاری لەسەرەکرێ مەرزی سازان و کوێ ئەمە جوڵەیەکی ئابووریە بەم شارە بۆ ئەوەی ئەم دەواازانن سەرکەوتوو بن پێویستمان بە بەستنەوەی هەڵەبجە هەیە بە شوێنەکانی تری هەرێمی کوردستانەوە ئەمەش لە ڕێی پردی تووەقوت و پردی تەنگی سێ محەمەوە کرێت لە کاتێکا تۆی بەستیتەوە بە ئیداری گەرمیانەوە بە باشووری عێراقەوە و ئەی بەستیتەوە مەرزەکانی ترەوە خاڵێکی تر بەلای منەوە زۆر گرنگە من سپاس بۆ شرۆڤەکەت بەڵام پرسیارەکەی من ئەوە نییە من چەند یادە هەر ئەم قسانە بیستم پێویستە ئەمە بکرێ ئەوە بکرێ نازانم چی وەڕاستە ئێوە مەسەلەن خۆشەوەتە ئێوە ئیداری ئەم شارە ناکەن بەڵام ئێمە و ئێوە و ئەوان و ئەمە چییە یعنی هەڵەبجە هی هەموو کووردە یەکەم دووەم پێدوانیە ئیترە بێ واز لە مەفهومی ئێمە و ئێوە و ئەوان و ئەم شتانە بێنرێت لانی کەم بۆ هەڵەبجە دووەم پێ وایە بۆ نمونە ئەمەی کە جەنابڵێ چ ڕێگریەکی هەیە لەوەی ئاوی هەڵەبجە کە خەڵک ڕۆژانە لێ خواتەوە حرەسی نەبێت لە کاتێکە هەرێمی کوردستان هەڵاوسانی کارمەندی هەیە یعنی پێدوانە بەم بچووکیە باشتر خزمەتەکرێ واتە بچووکیەکە ڕێگرێ ئێستا جەنابەت دەڵێ ئەگەر ئەمە جوان بکرا گەشەکردو بکرا پێدوانە ئەو شوێنانەی کە ڕۆژگارە یانود ناینە سەر هەڵەبجە ئێستا داوای ئینزیمامیان بکردا بە هەڵەبجەوە کاگرنج من طبعا قسەکەی خۆم لەبیرە وتم ئێمە خاوەنین من نەموت ئێمە و ئەوانەوان ئێمە خۆمان بە خاوەنە زانین و مافی شەین بە هاوڵاتی داواکاریەکانی زیاتر ئاراستی ئێمە بکات هەڵەبجە باسی پرۆژەی ئاوت کرد جەنابەت من 42 کارمەندی پرۆژەی ئاوی هەڵەبجە کە بە ئوجوریەوەمی بەکری ڕۆژانە کاریانە کرد لەوێ پارێزگاری هەڵەبجە بەڕێزەوە نووسراوێکی بۆ کردبن تەکلیفمان لەوە من تەکلیفم لە وەزیری شارەوانی کرد و تەکلیفم لە بەڕێز دکتۆر ئومێد سەباح کرد هەر 42 کارمەندەکەی پرۆژەی ئاوی هەڵەبجەی کرد بەگرێ بەست کە من تەسەوڕەکەم لە ئێستاە ڕەنگە تاعینات لە هەرێمی کوردستان لە قورگی شێرایە زۆر جار کە باسەکرێت ئەم خاڵانی کە منە یڵێم بۆ نمونە یەکێک لە خاڵە هەرە گەورەکان من ڕەنگ لە خاڵێک لە ئێوە جیاواز بم من پێم وانە 7 ساڵ بۆ تەمەنی پارێزگایەک تەمەنێکی زۆر بێ ئەوەی کە ئێوە باسیەکەن هەڵەبجە 16 ساڵی 2014 مەرسومی سەرۆکایەتی بە پارێزگابوونی هەڵەبجە دەرچووە لە دوای ئەم مەرسومە ئێمە کەوینە ناو شەڕی داعش لە دوای ئەوە کەوینە ناو قەیرانی دارایی و ئەم تەمەنە بۆ پارێزگایەک بۆ گەشەکردنی پارێزگایەک تەمەنێکی زۆر نییە مقارنە ناکرێت بە تەمەنی هەولێر بە تەمەنی سلێمانی بە تەمەنی دهۆک و هیچ شارێکی تر خاڵێکی تر کاغڕنج کە گرفت بوو لە گرفتی گەورەی هەڵەبجە بوو هەڵەبجە تا ئێستا نەکراوە بە پارێزگای ژمارە 19 عێراق ڕەنگە تۆ بڵێ ئەوە چ ڕەبتێکی هەیە ڕەبتی زۆرە شتێک هەبوو لە عێراق لە پێشتر ناوی پرۆژەی پەرەپێدانی پارێزگاکان بوو بودجەیەکی تەرخانکراوە بوو بۆ پەرەپێدانی هەر پارێزگایەک لە عێراقا هەڵەبجە لەبەر ئەوەی نەکرابوو بە پارێزگای ژمارە 19 هەڵەبجە تا ئێستا کە ئێمە لێرە قسەکەین پارێزگای ژمارە 19 نییە و پشکی نییە لە بودجەی پەرەپێدانی پارێزگاکانی عێراقا تەنها وەکو قەزایەک لە زمانی پارێزگای سلێمانی باشە تا چەند فراکسیۆنی حیزبە کوردستانیەکانت بینی شەڕی جدی بکەن لەسەر بە پارێزگاکردنی هەڵەبجە بە ڕقمی بە ژمارە 19 بڵێ ئەوە بابەتێکی قانونیە تۆزێک درێژە من زۆر بە کورتی جواب تێمەوە ئێمە یاسایەکمان هەیە یاسای پارێزگا و قەزا و ناحەکانی عێراق بەداخەوە لەم یاسایە کەلێنێک هەیە کە کەلێنەکە بریتە لەوەی باسی لە ئیستیحداثی محافظات نەکردووە چۆن پارێزگایەکی تر لە عێراق دامەزرێ نەک تەنها لە هەرێمی کوردستان لە وەسەتی عێراق لە جنوبی عێراقیش بۆیە لە ڕووی تەشریعی یەکێک لە گرفتە گەورەکانی ئێمە ئەوە بوو کە ئەم یاسایە پێویستی بە تعدیل هەبوو تەنها قانونیەکانی ئێمە یەک بابەتیان بەدەستەوە بوو ئەوە بوو کە یاسای بە پارێزگابوونی هەڵەبجە ساڵی 99 لە پەرلەمانی هەرێمی کوردستان دەرچووە
و ئێمە پێی دەستوری عێراق ساڵی 2005 مسادقەی لەسەر کرا ئەڵێ سەرجەم ئەو یاسایانەی کە پێش پرۆسی ئازادی عێراق لە هەرێمی کوردستان بەرکار بوون پێویستە کاریان پێ بکرێ ئێمە ئەو وەرەقە قانونیەمان بەدەستەوە بەڵام تا ئێستا پارێزگانیە لە ئاستی عێراق بۆ پارێزگای ژمارە 90 باشە مەسەڵەن بۆ نمونە کاگنە چیروان کاتێک کە بڕیاری بە پارێزگاکردنیە وەکو سەرۆکی حکوومەتی ئەو کات وانە بە تەنیا قەرارێکی سەر وەرەقە نەبوو کۆمەڵی ملحقاتی تری هەبوو بۆ گەشەکردنی هەڵەبجەوە نەبوو خاتون نقشە کوا ئەو ملحقانە کوا مەسەڵەن بۆ ئیشی لەسەر نەکرا بۆ مەسەڵەن یا ئیشی لەسەر ناکرێت کوا ناوچەی بازرگانی ئازاد کوا سنتەری بازاڕی هەڵەبجە کوا هەموو ئەو شەقامی بازنەی کوا کاگڕنج بەشێکی خەتای خۆمانە ئەبێت تۆزێک ڕاشکاو لە بەرهەمەکان هەڵەبجەی بەڵێ ئێمە و کولایەنە سیاسیەکانی هەڵەبجە سێجار حکوومەتی هەرێمی کوردستان دەرفەتی پیاین ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە تشکیلکردن ڕێنەکەوتین سێجار دەرفەدرا بە هەمومان کە ئێمە پۆستە ئیدارەکانی سنووری پارێزگای هەڵەبجە دابشکەین ڕێنەکەوتین ئێمە کۆبوونەوەیەکمان کرد لە هەڵەبجە من دەستبەرداری بەشێکی زۆر لە مساومم کرد بەڕاستی ناو کۆبوونەوەکە بەس تەنها تێپەڕێ و تەوقیعەکە موجودە پاشتر ئەو ڕێکەوتنامەش هەڵۆشایەوە باسی سنتەری پارێزگای هەڵەبجە کرد من لە بیرمە جەنابی کاک نەشیروان سەرۆکی حکوومەت بوو 14 ملیۆن دلاری تەخسیس کرد بۆ ئەوەی دووسێ گۆشە هەیە لە بازاڕی هەڵەبجە هەڵگیرێت قەرەبوو بدرێ بە خاوەن دوکانەکان سیمایەکی بەڕاستی سیمای شار بە تەسەوڕەکەی ئیش لەسەر ئەوە کرا کە بەشێکی زۆر لەو دوکاندارانە هاندران کە بۆ قەرەبۆ ڕازی نەبن کە بەشێکی زۆریان ئێستا پەشیمانن کێهانیانە حیزبەکان بەشێک لەلایەنە سیاسەکان بڵێ پێیان وا بوو ئەوە بێتە دەستکەوت بۆ نێچیروان بارزانی لە کاتێکە ئەو سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە ئێمە بێ ئەو عقلێتە تەجاوزکەین لە کاتێکە کەسێک سەرۆکی حکوومەتە جێگری سەرۆکی حکوومەتە خەدەماتێکە با بۆ شوێنێک کارێکی باش لە شوێنێگە بکە پرۆژەیەک لە شوێنێک بکە ئەمە نابێتە دەستکەوتێکی حیزبی ئەمە دەستکەوتی حکوومەتی هەرێمی کوردستانە و هەڵەبجە قوربانیەوە بۆم حکوومەتە و حەقی خۆی بوو بەڕاستی هەڵەبجە کە ئەمانەی بۆ بکرێ بەشێکی زۆری لە هەڵەبجەکانە ئیزانن خوان هەڵەبجەکان دوکانەکان بەشێک لە هەڵەبجەکان قەرەبۆکەیان وەرنەگرت بەشێک لە ئێمە کەمە من پێم وایە نرخی دوو هێندی دوکانەکانیان بوو خەمڵان دەنکەکەمە کە 14 ملیۆن دلار ئەوە بڕیارێکی هەڵە نەبوو خات و نقشە جامن حەزەکەمە قسەکانی تەواو بۆیە من پێم وایە بەشێکی لە تەسیز نەکردنی ئەنجومەن لە دابەش نەکردنی پۆستەکان ئێمە یاسایەکمان هەیە یاسای ژمارەیەکی ساڵی 2015 باز لەوەکە هەڵەبجە پێویستە وەکو هەر شارێکی هەرێمی کوردستان ئەنجومەنی پارێزگای هەبێت و ئەم ئەنجومەنی پارێزگای مراقب بێ یعنی بە کوردیەکەی هەڵەبجەکان باجی دەمارگیری حیزبەکانی ئێرەیان من ڕەنگە بەشێکی من ڕەنگە پارتیەک لێرە بیڵێ و تەوقیعەکەم موجودە و لە سەحافەش بڵاوم کردوتەوە و ڕووداویش موجود بۆ ڕۆژە لێرە کە جەنابی پارێزگار کۆنگرێ ڕۆژنامەوانی کرد من تەوقیعی ڕێکەوتنەکەم کرد لە ناو ڕێکەوتنەکە بەسێ ئەندامی ئەنجومەن بۆ پارتی ڕازی بووم کەوتیان ئێوە داوای چوارتان کردەوتم بیکەن بەسێ و هەر بۆ بەرچاوڕوونی ئێوە لە ناو ئیدارەی هەڵەبجە ناحی بەمۆ بە ئێمە درابوو کە جەنابی پارێزگاروتی ناحی بەمۆ 30 ماڵە و حیزبی سۆشیالیست دەستبەرداری مدیر ناحیەکەی بوو بۆ ئێمە من تەنانە دوتم ئەگەر ناحی بەمۆش کێشەیە ئێمە دەستبەرداری ناحی بەمۆشە بین و تەنها ئەنجومەنەکە تەشکیلەکەین و پۆستەکانی بەڕێوەبەری گشتیەکان بۆیە ئەمانە هەموو تەشکیل بکرایە بەس بە کورتی خات و نقشە پێشەوەی چونکە بەشی دووەمەمێ بچمە لای ئەو دوو میوانە عزیزم ئەنجومەن تەشکیل بکرا شتێک لە خەمەکانی هەڵەبجە ڕەویەوە ئەنجومەن تەشکیل بکرایە و بەخواستی لایەنە سیاسەکان کە چۆن خۆی کاک بەستان خۆی بەدەمی خۆی ئەڵێ من شتێکم پێوتی وتم حەزما کرد ئەم حیزبانە لە پارێزگاکانی کە هەرێمی کوردستانە لە هەڵەبجە حزبی نیشتیمانی بوونایە حزبی تاک بە تاکی خەڵکی هەڵەبجە بوونایە بەڵام قسەکانی خۆی ئیسپاتێکە لەبەرەوەی پۆستیان پێدنەدراوە لەبەرەوەی لەسەر کورسیەک و دوو کورسی ئەنجومەنی پارێزگاش پەکی کەوتووە پرۆژێ خزمەتگوزاری لە پارێزگای هەڵەبجە ئەو پێچوانەکەیوە دەڵێ من تەنازڵم کرد لەو پۆستانە تەنازڵم پێش من داوای قایمقامی هەڵەبجە کرا بوو کاگڕەنج لوقشەخان نەزانێت کە جەنابی قایمقامی هەڵەبجەتانەیە بەناو یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بەس ئیشکەن بۆ هەڵەبجە کاگڕەنج پێشتر داوای قایمقامی هەڵەبجە من وەرە قایمقامی هەڵەبجەتانەیە من قایمقامی هەڵەبجەوتم دەستبەر نامانەوێت دەستبەرداریە بین ئەو منەتوان بەناو یەکێتی ئەندامی ئەنجومەنەوە کردمان لە چوارەوە کردمان بە سێ و من دوایوتم دەستبەرداری ناحی بەمۆژە بڵێ چی قایمقامی هەڵەبجەیەم ئەگەر بیانێ خزمەتی هەڵەبجە بکەن و پرۆژە بکەن بۆ هەڵەبجە ئەم کورسی ئەوەی کەوا ئەڵێت کاگڕەنج ئێمە ئەگەر بمانێ خزمەت بکەین خۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لە دهۆک کەسی نییە خۆ بێ ینی کاقوبات نەچە سەردانی بەڕێوەبەرایەتی کێ بکە لەبەرەوەی قایمقامی نییە و مدیر ناحی نییە
بەڕاستیان قسەکانیان بۆنی ئەوەی لێ دێکەواتە لەبەرەوەی کە پارتی پۆستی نییە بە پێی بۆچوونی خاتون من وتم چی من وتم خاوەنین پۆستیشمان نەبێ هەر خاوەنین قسەکەی خۆم لە بیرە بەڵام من وتم داخلی کۆبوونەوەیەک بووم سەررجەم لایەنە سیاسەکانی هەڵەبجە من حەزەکەم بەرنامەیەشیان لەگەڵا بکەی لەناو بەرنامەکە من دەستبەرداری سەررجەم پۆستەکان بووم دەستبەرداری سەررجەم پۆستەکان بووم ناحی بەموو بۆ پارتی مایەوە کە جەنابی پارێزگار وتی کە جەنابی پارێزگاری هەڵەبجە تەوقیعی ڕێکەوتنەکەی کرد من ناڵێم ئەگەر ئەم مەجلیسە باسی شەقامەکەم باسی گەشانەوەکەم باسی بوژانەوە پارێزگامان هەر ناوێ ئەنجومەنی پارێزگا لە ڕووی هەیبەتی شار تۆ لە ئاستی عێراقی ئەگەر محافظە بێ ئەبێ مەجلیسی محافظە بێت لە ئاستی هەیبەتی شار من ناڵم ئاوەدانیێنێ بۆ هەڵەبجە یعنی مەبەستە ئەوەیە حیزبەکانی کە لێرە کورسیان هەیە سەنگیان هەیە دەنگیان هەیە خۆیان ڕێگر بوون لە گەشە 4 میلیۆن دلارەکەی جەنابی کاک نیشتیروان بۆ ڕەتکراوەتەوە تازە کێ ئەتوانێت 4 میلیۆن دلاری کە بێنێتەوە زۆر باشە با دەرفەتی ئەو میوانانەی تریشم بە بەڵێ بەڕێزان جارێک کرد سڵاتان لەبێ کاک مسەنامینم لەگەڵایە پەرلەمانتاریە گرتو لە پەرلەمانی عێراق ئەمە لەسەر ئەوە قسەم بۆ بکات لە ڕووی یاساییە و گرفتانەی کە مامۆستا بەسام فەرمووی هەندێک گرفتی یاسایی هەیە لەوەی کە هەڵەبجە وەکو 19مین پارێزگا بناسێنرێت دیارە من پرسیاری ئەوم لە کاک بەسام کردایە بەشێکی گرفتەکە پەیوەندی بۆ نییە کە کۆی فراکسیۆنە کوردستانیەکان وەکو یەک نەیانتوانیوە تاوەکو ئێستا هەوڵی جدی بن و ئەم قەزیە لە پرسێکی کوردستانی مجەڕەدەوە بیکەن بە پرسێکی عێراقی ئەوە قسەکانم درێژ کردەوە بۆی کە لەسەر کورسەکەی دانیشە کاک موسەنا دیارە سڵاو ڕێزمێ بۆت کاک موسەنا کاک دکتۆر هیوادارم باش بی سەرچاوم سڵاو ڕێز بۆ جەنابتان ئەمەوێ پرسیاری ئەوەت لێ بکەم لێرە جەنابەت گوێت لێ نەبوو مناقەشێکی ئەومان کرد کە خۆتەزانی ماوەی پێشوو کۆیت پارەی پەنجەرەشکاوەکانیشی لە عێراق سەنەوە ئەم شارە کە سمبڵی کووردا بۆچی تاوەکو ئێستا نا ئیمتیازاتەکانی بە پارێزگابوونی پێبەخشراوە نابووە بە 19مین پارێزگا نا ئیلتیزاماتەکانی حکوومەتی بەرامبەر جێبەجێ کراوە وە چیشتان کردووە بۆ ئەم هەوڵە بۆ ئەم گرفتە بەڵێ سەرەتا سڵاو ڕێزم بۆ بەڕێزت بۆ بینەرانی بەڕێز بۆ میوانە عزیزەکانی دەوروبەرت سڵاو ڕێزم هەیە لێرەوە بۆیان بەڕاستی کێشەی هەڵەبجە وەکو هەموو کێشەکانی تری هەرێمی کوردستان و یەکێکە لە کێشە پڕ ئازار و کێشەکان یەکێکە لەو مەزلومیەتانەی کە تەنها مەزلومیەتی دەستی حزبی بەعس نەبوو بەڵکو مەزلومی دەستی حکوومەتی کوردیش بوو و مەزلومی دەستی حکوومەتی عێراقی نوێژ بوو کە وایە وەکو بەڕێستان ئاماژەتان پێکرد هەم قەرەبووی ئەو هەموو تاوانی بکرایەتەوە ئەو هەموو جینۆساید و قڕانەی کە لە هەڵەبجە ئەنجام دراوە و هەم سەرباری ئەوە ئەو هەموو قوربانیانەشی بنەرخاندایە لانی کەم لەوەی کە لە هەرێمی کوردستانە ئیقرار کراوە کە هەڵەبجە ببێتە پارێزگا لە ساڵی 99 لە پەرلەمانی کوردستان ئەم بڕیارە دەرچووە یاخود ئەو پرۆژەیە پەسەند کراوە لە 2013 بووەتە تەنفیزی لە حکوومەتی هەرێم و لە 2013 قەرارێک لە ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە دەرچوو بۆ ئەوەی کە هەڵەبجە ببێتە پارێزگا دواتر نردیان بۆ پەرلەمان بۆی بکرێتە پرۆژە یاسایەک و دەنگی لەسەر بدرێ سەرۆکایەتی پەرلەمانی ئەو کاتە پێی وا بوو کەم مەسئلەیە پێویستی بە پەرلەمان نییە و دەستوری عێراق خۆی پەسەندی ئەو بڕیارانەی کردووە کە پێشتر پەرلەمان و حکوومەتی هەرێم دەریان کردووە پێش لە 2005 کە دەستور ئیقرار کراوە بۆیە بە حکمی دەستور هەڵەبجە پارێزگایە و پێویستی بە پرۆژە یاسایەکی تایبەت بۆ بابەتە نییە ئەمەش بەداخەوە حکوومەتی اتحادی هەتا ئێستا گوێی لەمە نەگرتووە و پەرلەمانی عێراقیشەوە چەندین ساڵە ئێمە پرۆژەی من خۆم پرۆژە یاسایەکم داوە بە ئەنجومەنی نوێنەران دوو جاریش مناقەشەمان کردووە لە لیژنەی یاسایی و لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان مدەتێکی زۆر تا قەنەعەتم بە سەرۆکایەتی پەرلەمان کرد قبوڵی بکا و ئیحالەی کا بۆ لیژنەی قانونی دوایی لەگەڵ برادرانی لیژنەی قانونی دراسەمان کرد بەعام پیان باش بوو کە خیتابێت تەوجیهی سەرۆکایەتی وەزیران بکرێ لە ڕێی سەرۆکایەتی پەرلەمانەوە کەم بابەتە پێویستی بە قانون و دەنگدانی ناو پەرلەمان نییەوە بەڵکو پێویستی تەنها بەجێبەجێکردنە
دواتر من چوومە سەرخەت لەگەڵ سەرۆک کۆماری عێراق بەڕێز دکتۆر بەرهەم وە لەگەڵ ڕاوێژکارەکانی ئەوان پەیوەندیمان کرد بە وەزارەتی پلاندانان و لیژنەیەک لە وەزارەتی پلاندانانەوە هات کە ئەو پرسە تەواو بکە لە هەڵەبجە. یەکێک لە کێشە فەنیەکانی ئەو پرسە بریتی بوو لە دیاریکردنی سنوورەکانی ئەو پارێزگایە بۆ ئەوەی لە دوای ئەوە بچێتە بواری جێبەجێکردنەوە و ڕاگەیەنرێ وەکو پارێزگای 19 لە عێراق. و 16 ساڵی پار 2021 من چوومە لای کاظمی تایبەت بۆ ئەم بابەتە و ئیجابی مامەڵی لەگەڵ کرد و تاکیدی لەوە کردەوە کە ئێمە هیچ مانعێکمان نییە بۆی ئەو شتە ئەنجام بدرێ. لەناو پەرلەمانی عێراقیش پێم وانە کەسێک مانعی ئەو بابەتە بێ، بەڵام مەسەلەی سا بڕاستی پێشتر خەلەلەکان فەنی بوون، تایبەت بوون بەوەی کە وەکو عەرزم کردی وەزارەتی پلاندانان ئەم مەوزوعی هەموو جارێک ئێستا خەلەلەکان ڕەنگە هی ئەوە بێ کە وەزعی سیاسی عێراق مەشغوڵ بووە و چەند مانگەی پێشوو بە انتخابات، لە دوای انتخاباتیشی تر بەڕێستان زان مەشغوڵە بەچی، یعنی ڕێنەکەوتنی هێزە سیاسیەکان لەسەر کاندیدەکان بە تایبەتی بۆ خۆتەزانی کاتێکە مناسبەیەکی مەزهبی ئەبێ لە عێراقا گەورەترین گرفتی سیاسی و ئابووری و یاسایی هەبێ، مناسبەکە پەکی ناکەوێ و ئیمتیازات و ئەفزەلیەت بۆ مناسبە مەزهبیەکەیە. بۆ خۆشتەزانی لە کۆنەستی کووردا هەڵەبجە قەزەیەکی گەورەیە و لە بە دیدگانەتەوەیەکە قەزەیەکی پیرۆزیشە، چونکە ئەگەر عاشورا ڕەمزی مەزلومیەت بێت هەڵەبجەش ڕەمزی مەزلومیەتی کووردا. مەسەلەن حکوومەتی عێراق ناتوانێت لە یادی 16 سێ بەدەستی پڕەوە پێشوازی لە هەڵەبجە بکە، ئیتر لەسەر ئاستی سەرۆک وەزیران بە تایبەت کە زۆر جارێت دیعای حیادیەتەکە مادەم بەڵێنی بە ئێوەی پەرلەمانتاران ناوە لە 16 سێی پار ئەم ساڵ بخاتە بواری جێبەجێکردنەوە. ئێمە بێگومانم داوایە ناکەینەوە جارێکی تر لە حکوومەت، بە تایبەتیش دەرفەتی 16 سێ دەرفەتێکی نزیکە، بەڵام وەکو عەرزم کردی ئێستا حکوومەت بۆتە حکوومەتی تەصریف ئەعمال. من قەنەعەتم وایە ئەما بێتەوە حوجەیەکی تر ئێستا کە داوایان لێ بکەی ڕەنگە ئەم بیانوە بێننەوە بڵێن حکوومەتی تەصریف ئەعمال تەنها ئەو کارانە بەڕێوە ئەبا کە توانای دواخستنیان نییە، ناکرێت دوا بخرێن. ئەمە ئەسپێرێ بە حکوومەتی داهاتووی عێراق کە بەداخەوە ئێستا لەبەر هەڵنەبژاردننی سەرۆک کۆمار بە دوایە هەڵنەبژاردننی سەرۆکی وەزیرانیش و پێکناهاتنی کابینەی حکوومەت هەموو بۆتە ئەمری واقع و ڕەنگە ئەمانە هەمووی ئەکەوێتە دوای 16 سێەوە. بەڵام بە قەنەعەتی من پرسی پەپارێزگابوونی هەڵەبجە لەسەر ئەرزی واقع لە مامەڵەکانی دەوڵەتی عێراقیە جێگەی بووەتەوە تەنها ئەوەی وەزارەتی پلاندانان لە پرۆژە یاسای بوجە ڕایگەیەنێ و لەسەر نەخشەی عێراق محافەزەی 19 لە دۆکۆمنتەکانە تەبع بکاوە ئەگەرنا ئەوەی کە پێدانی پێدانرا زۆرێک لە ئیشەکانی کردووە. جەنابی دکتۆر، ئەگەر ئەم ڕۆتیناتە ئیداریە تێپەڕی مادەم گرفت و ڕێگری سیاسی تێدا نیە بە پارێزگابوونی 19هەمی هەڵەبجە لەسەر ئاستی عێراق ئیمتیازەکانی چی ئەبێ و چۆن هەڵەبجەکان لی بەهرەمەند دەبن؟ ئیمتیازی بە پارێزگابوونی هەڵەبجە گومانی تیانە بەشێکی زۆری معنەویە و نرخاندنی خوێنی شەهیدانە و نرخاندنی قوربانیەکانی کووردە کە وەکو جەنابەتیش فەرمووت هەڵەبجە سمبولە، هەڵەبجە عاشورای کووردە، بۆیە ڕەمزێکە بۆ هەموو ئازارەکانی نەتەوەی کورد لە هەموو دنیا، بە تایبەتیش کورد لە باشووری کوردستان و لە عێراق. ئێستا ئەم نرخاندنە زیاتر قەنەعەتم وایە بەشی زۆر یەکەوێتە بواری معنەوی، چونکە لە بواری مادی ئەوەی کە پەیوەستە بە مەسەلەی بوجەی پەرەپێدانی پارێزگاکان. ئێمە لەو ڕۆژەوە کە لە پەرلەمانین کە لە 2015ەوە بوجە دێتە پەرلەمان، ئێمە لە 2014 بووینەتە ئەندامی پەرلەمان، تا ئێستا هەموو بوجەیەکی ئەم عێراقا ناوی هەڵەبجەمان تیا کردووە بە پارێزگا و بڕێک پارە ئەگەر ڕەمزی و معنەویش بوو بێ بڕێک پارە لە پەرەپێدانی بوجەی پارێزگاکان بۆ هەڵەبجە تەرخان کراوە و ئەمە لە سەریشی دەنگ دراوە. طبعاً ئەوەیش یەکێکە لە حوجە قانونیەکانی ئێمە کە قانونی بوجە کە قانونە و پەرلەمان تەسویتی لەسەرەکە لە هەموو قانونەکانە، لە هەموو قانونەکانی بوجە کە لە وەقایع عێراقی نەشر بووە هەڵەبجە کراوە بە پارێزگا و لە ناو پەرلەمانیشە دەنگی پێدراوە و بوجەی تایبەت بە پارێزگای بۆ دانراوە. بۆیە هیچ حوجەیەکی
قانونیمان نەهێشتوتەوە بۆ حکوومەتی عێراق کە نکولی لەم بابەتە بکە. آخر ڕێگا ئەوەیە گەر حکوومەتی عێراقی خۆی زوو بەم زوانە ئەم کارە نەکا. من پێشتریش ڕامگەیاندووە ساڵی پار، ئەم ساڵیشەوە ڕایگەێنمەوە ئەم بابەتە بینە محکەمەی اتحادی، بۆی محکەمەی اتحادی بە قەرارێک دەستوری بوونی پارێزگای هەڵەبجە بکاتە ئەمرێکی واقع کە حکوومەتی پێ ئیلزام کە. دەستخۆش ئێمە پەنا بۆ محکەمەی اتحادیە بەم زوانە گەر بزانین حکوومەتی عێراق خۆی ئەو کەیسەیەک لا ناکاتەوە بە تەواوەتی. ڕێک ئەمویست باسی ئەوە بکەم بۆچی مەسەڵەن هەندێک قەرار هەیە بە شێوەیەکی سیاسیانە و لایەنگرانەش هەندێک جار دادگای باڵای فیدراڵی عێراق دێتە ناو مەسەلە سیاسیەکانیشەوە، بۆچی بۆ هەڵەبجە نایە، بەڵام خۆشبەختانە خۆت جوڵانت. بەڵام وەکو موسەنا ئەمین خۆی، وەکو دکتۆر موسەنا، لەوانەیە هەڵەبجەیەکان مافیەوەیان هەبێ کە ناز زیاتر بەسەر تۆدا بکەن، چونکە زیاتر لە 15,000 دەنگیان بەڕێزت داوە. یعنی وە بێجگە لەوەش یەکگرتووی ئیسلامی کوردستانیش بەڕاستی شارنی خاڵی نییە لە مەسئولیت، چونکە لێرە بەردەوام وەزیفەی هەبووە، پۆستی هەبووە، لە ئیدارەدا بەشدار بووە، پشکی هەبووە. خەڵک گلەیەکانی چۆن لە یەکێتی و پارتی هەیە، شتێک کەمتر، هەندێک خەڵک شتێک زیاتریش ڕەنگە لە ئێوەشی هەبێ. ئەکرێ ئەم شانزەی سەیە چی بۆ هەڵەبجە بکرێ، پاراڵێڵ مەسئولیەتی هەموو حیزبەکان بەرامبەر بە هەڵەبجە چییە کە وەکو بەڕێزت وتت هەڵەبجە عاشورای کووردە. مامۆستاڕەنجیان، ئێمەش تەبعاً وەکو هێزێکی سیاسی کە وەزیری هەبووە لە عێراق، پەرلەمانتاری هەبووە، بێگومان بەرپرسیارەتیمان هەیە بەرامبەر بە ئازاری خەڵکەکەمان، و ئەو بەرپرسیارەتیشمان هەڵگرتووە. یعنی من لێرە نامەوێت ئاماژە بە هەموو ئەو جوهد و هەوڵانە بکەم کە بەڕێز مەسەلەن کەسێکی وەکو مامۆستا عەلی محەممەد کە خەڵکی هەڵەبجە بوو لەسەر پشکی یەکگرتوو وەزیر بوو لە عێراق، چی دەستکەوتێکی هەبوو بۆ هەڵەبجەیەکان و چی پرۆژەیەکی بۆ دروستکردن، ئەوە دیارە خەڵک جگە لە پرۆژەکانی تری ئاوادانیکردن. من باسی هەڵەبجە هی هەموو کووردا با یعنی یەک تۆز باواز لە باگراوند و خەلفیەتمان بێنین وەکو کورد بیر بکەینەوە، وانە هەمومان هەرچەندە یعنی هەموو حیزبێک ئەگەر بەردێکی دانابێ بۆ هەڵەبجە درەختێکی چانەبێ مافی شانازیکردنی هەیە بۆ یەکگرتووی ئیسلامی کوردستانیش بە هەمان شێوە. بەس من وتم هاوتەریب هەمویان مەسئولیەتیان چییە لەم شانزەی سێدا، وەلانی کەم بۆ کردنەوەی مەرزی سازان. ئێوە هەموو فراکسیۆنەکان بۆ کۆدەنگیەک دروست ناکەن، ئەمەیان پەیوەندی بە عێراقەوەیە و جوڵەی بازرگانی لە هەڵەبجە دروست دەکات. من حەزەکەم بۆ مێژوو بابەتێک هەیە باسی کەم بۆ مەسەلەی کۆدەنگیە. زۆر بەداخەوە کە لێرە فراکسیۆنە کوردستانیەکان وەکو بۆ یەک جاریش کۆ نەبوونەتەوە لەسەرەوەی پلانێکی نەتەوەیی خشتێکی نیشتیمانی هەبێ، ئەجێندایەکی نیشتیمانی هەبێ، ئێمە هەمومان پێکەوە لەسەری کار بکەین. ئەوەی هەبووە لێرە بە بۆنەی شەڕی پۆستەکان و منسەبەکان و داهات و دەرفەتەکان و دادۆشینی وەزارەتەکان و نازانم چیەوە، بەداخەوە بەرپرسانی کورد مەشغوڵی پۆست و پارە و امتیازات و ئەم جۆرەشتانە بوون، حتا فراکسیۆنەکانیش پلانێکیان نەبووە. کورد لێرە سەروبەرێکی نەبووە، کورد لێرە تیمێکی هەمیشەیی گفتوگۆی نەتەوەی و نیشتیمانی نییە بۆ متابعەکردنی پرسەکانی. کورد تەنها ئۆفیسێکی هەیە، نووسنگەیەکی هەیە بۆ کە نووسنگەی نوێنەرایەتی حکوومەتی هەرێمە ئیشی ئیداریات بەڕێیەکە، ئیشی کتاب و ناکتاب و کومی ئەم ئەگەیەنێ بە ئەو ئەگەیەنێ بە ئەم. کورد لێرە خێمەیەکی هەڵداوەکو من هەموو جارێک گوتومە، کۆشکێکی دروست نەکردووە کە خۆی بە خاوەنی ئەم شوێنە بزانێ، سەرباری ئەوەی کە هەمیشە شەڕی پۆستی سەرۆکی کۆماریشی کردو و بەدەستیشی هێناوە پێی درراوە، پۆستی وەزاری گەورەی پێدراوە، ژمارەیەکی هەموو جارە زیاتر لە 6 ئەندامی 50 بۆ 6 ئەندامی پەرلەمان لەم پەرلەمانە کورد بوون. سەرباری هەموو ئەمانەیەمە پلانێکی نەتەوەیمان نییە بۆ خزمەتکردنی نەتەوەکەمان. سەبەبەکەشی بەڕاستی مەشغوڵبوونی سیاسیەکانمانە بە بازرگانیەوە و لەلایەکەوە کە بووەتە هۆی تێکدانی علاقە لەگەڵ حکوومەتی اتحادی و سەرگەرمبوونی حیزبەکانمانە لەلایەکی ترەوە بە شەڕی پۆست کە بووەتە هۆی تێکدانی نێوانی خۆشیان. من نمونەیەکت پێ بڵێم لە 16 سێی 2009ەوە من لەسەر کەیسی قەرەبووکردنەوەی هەڵەبجە کارەکەم، هەڵەبجە و دەوروبەری تەبعاً ئەوانەی کە ئەو حەقەی کە لە یاسای زیندانە سیاسیەکانی عێراق لە 2013ەوە جێگیر کراوە، ڕەفحا لەگەڵ هەڵەبجە پێکەوە لە قانونی زیندانی سیاسی
حکومەن کراون بە زیندانی سیاسی و ئەبێ موچەی زیندانی سیاسی وەرگن لە 2013ەوە ئەدرێ بە ڕەفحان نادرێ بە هەڵەبجە. منەوە 3 ساڵە خەریکی ئەم کەسم سەرۆکی لەگەڵ سەرۆکی وەزیران بەڵێ لەگەڵ زیندانە سیاسیەکانی عێراق دەکەم تا ئێستاش کە ئاخر هەوڵی بمبوریەگەرم بڕگێت ماندوو نەبن دەستان خۆش بۆ خۆت و هاوڕێکانت بەڵێ بفەرموو قسەکەت تەواو بکە بەڵێ. بابەتەکە ئەوە بوو کە ئێمە ئەبواە من موافقەی کازمی وەرگرت بە ڕێگەی نووسنگەکەەوە بە کتاب موافقەی سەرۆکی زیندانە سیاسەکانی عێراقم وەرگرت نیو سەعادێنان بۆ پەرلەمان بۆ جەلسەی گشتی هاتە سەرەوەی کە ئەبێ بوجەی بۆ دانرێ لە بوجەی عێراق لە بوجەی 2021 بە تەنها من شەڕی ئەم بابەتەمە کرد لەسەر مەنەسەکە لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان چوومە ناو لیژنەی دارایی لە لیژنەی دارایی سەعاتێ زیاتر بەشداری دانیشتنەکەم کرد و 20 دقیقە قسەم بۆ کردن شەرحی ئەم بابەتەم بۆ کردن دەرەنجام فراکسیۆنەکان یەکدەنگ نەبوون ئەو ڕۆژەی کە دەنگە درا لەسەر بووجا من زانیم کە ئەم بڕگەیەی تیا جێ نەکراوەتەوە. باشە کاک دکتۆر کە من بە 2 دێر سیاوەتم بۆ نووسی بوون لە لیژنەی دارایی کە لەنیەت و دڵسۆزی تۆ تێدەگەم بەڵام لەوانەیە ئێستا هاوڕێکانت ئەگەر لێرە بوونایە خۆتە زانی من یعنی حەزەکەم پرسیار سەریح بکەم زۆر گفتوگۆ و دیبەیتیشمان بەیەکەوە کردووە لەوانەیە بڵێن ئەرێ کاک موسەنا وەکو ئەوی نا سەرۆک کۆمار لەوێ بێ نە کورد وەزیرێکی هەبێ وەکیل وەزیرێکی هەبێ هەموو بەرنامەکەی بە وشەی من تەواو کرد ئەی کەسی تر هەوڵی نەیە هەر تۆ حەزەکەم بەڕێزت بۆ ئەم بابەتەی کە من باسی هینەکەم باسی قەرەبووکردنەوەی زیندانە سیاسیەکانی عێراقەکەم ئەم مافەی کە لە قانونی زیندانە سیاسیەکان جێگیر بووە حەزەکەم بەڕێزت سەیری ئەرشیفی هەموو میدیای کوردی بکەیت و سەیری بەیاناتی هەموو فراکسیۆن و ئەحزابی کوردستانی بکەی بزانی کێ لەسەر و بابەتە ئیشی کردو و کاری کردووە و ئاخر جاریش بەداخەوە من هیچ کەسێکم لەگەڵ نەبوو بۆ هەموو قەزیەکان نانا من مەبەستم ئەوە نییە قەرەبووکردنەوەی زیندانە سیاسیەکانەکە مەسەلەی پارێزگابوون جۆدی پارێزگای هەڵەبجەی تایە جۆدی حکوومەتی هەرێمی تایە جۆدی بەڵێ کاک دکتۆر ئەنجا من مەبەستم ئەوە نییە تانە لە دڵسۆزی تۆ بم فەرموو زۆر جاریش بەرنامەکانم کردو بە بڵندگۆی هەمووتان مافی ئەوەتان هەیە میدیا چییە ئەگەر بۆ خستنە ڕووی چالاکی کوردان نەبێ بۆ خەبات بۆ نەتەوەکان بەڵکو ویستم بخەمە بەردەم ئەرک و بەرپرسیارەتێکی گەورەتر لەوەشکە کردوتە ئەویش ئەوەیە حکوومەتی تەسریف ئەعمال ڕێگر نابێت لەوەی کە قەراری پێشووتری کابینەکان جێبەجێ بکەوە حتا لە ڕووی قانونیشەوە لەبەرەوە لەگەڵ هاوڕێکان تا جوهدی زیاتر بکەن کە شانزەی سێ لەگەڵ هەموو فراکسیۆنەکان و سەرۆک فراکسیۆنەکانە بەدەستی پڕەوە بگەڕێنەوە دەنامە بەستم تانەدان نییە لە دڵسۆزیەکانی بەڕێزت خۆشحاڵ بووم و کاتێکی خۆش و ماندوو نەبیت کاک دکتۆر سەرچاوەکانم اینجا مامۆستانی خۆشەویست بمبورن من بۆ کاتێکی دیاریکراو چۆن بەڵام باسەکان ئەیهێناوە مەسئولەتی ئەوانیش کەم نییە وەکو پەرلەمانتاران بۆیە ئەمەوێ لە پێشێکەکەما وتم ڕەنگە ئایا نەک ڕەنگە ئایا بەشێکی کەم تەرخەمیەکە ئێوەش ناگرێتەوە کە لە ژوورە بازرگانیەکان وەکو پێویست نەتانتوانیوە بازارگەرمی و تەسویق دروست بکەن ئەگەر حکوومەت دەستکراوە نەبووە خۆکەرتی تایبەت بۆ خۆتەزانی نە سنوورە ناسێ نە جوگرافیا ناسێ قازانجە ناسێ نەتانەتوانی ئەو قازانجە دروست بکەن ئەو تەسویقە بکەن ئەو مارکتینە بکەن سەرەتا بە ناوی خۆی گەورە من داوای لێبوردن لە کەسوکاری شەیدانی هەڵەبجەکەم بە داوای لێبوردن لە بینەرانی ڕووداوەکەم هیوادارم حوسەڵەیان هەبێت جۆمان لێ بگرن چونکە ئەم بابەتە 31 ساڵە دووارە بێتەوە چی بۆ هەڵەبجە بکرێت چی ئەکرێ خەڵکێک دی قسەکات و حکومەتیش گوێگرێت و پشتگوێ خرێ من هەڵەبجە پشتگوێ خستنەکەی تەنها لە ڕۆی مادی و پرۆژەوە نییە ئێستا کاک دکتۆر موسەنا باسی بەڕێز مستەفا کاظمی کرد کە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق 7 ساڵە هەڵەبجە وەتە پارێزگا تا ئێستا نە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی پێشووی حکومەتی هەرێمی کوردستان نە جەنابی کاک مەسعود سەردانی هەڵەبجیان نەکردو ئەمە بەشێکە لە پشتگوێ خستنەکانی هەڵەبجە وەکو پارێزگایە من بە تەواوی قەنەعەت و گەشتومەتە ئەو بابەتەی کە هەچ پرۆژەیەک و هەچ کارێک لە واقعەوە لە پارێزگاکانی کە پارەی تێ بچێ ئامادەن بیکا حکومەتی هەرێم بەس لە هەڵەبجا پارەشی تێ نەچێ نایکە لەبەرەوەی لە بەرنامەی
حکوومەتی هەرێمان نییە هەڵەبجە ببوژێتەوە کاک ڕەنج ئێمە لە سەرەتای دامەزاندنەوە دامەزانی ژووری بازرگانیەوە نووسراوێکمان کردووە بۆ دەستەی وەبەرهێنان و ئەنجومەنی باڵای ئابووری هەرێمی کوردستان داوای چیمان کردووە داوامان کردووە مستەسمیر وەبەرهێنەر خاوەنی کۆمپانیا بە دوای قازان جاگەوە حەقی خۆیەتی و بە دوای پارێزبەندی یاسایی ئاگەوە ئێوە یاساکان حیمایی بکەن ئێمە داوامان کردووە یاسا بەرکارەکان کۆی سیستەمی بازرگانی و ئابووری لە هەرێمی کوردستاندا کە بەداخەوە زۆر هاندەر نییە بەڵام کۆمەڵێ باشی تێدایە مەگەر لەگەڵ بڕیارەکە نێچیروان بارزانی ملحەقێکی نەبوو قەرارەکەی کە حەوافز و ئیمتیازات زیاتر بابەوە بەرهێنەرێک کە بێ لێرە پرۆژە بکە بەڵام ئەوە ئێوەن تەسویق ناکەن من لە نووسراوە کاکڕنج وایەوانی ئەو قسەی ئەمە هامشی ئەمە ڕیکلامە بۆ نێچیروان بەرزانیەکەم یا قەرارەکە هەیە و لە بەردەستە ئەمە ئیمزاکەی کاگنێ چیرە کە ژووری بازرگانی پێدامەزراوە ئەوەش تەحفیزەکەیە کە باسی کردووە ناوچەی ئازادی پێشنیار نەکردووە قەراری لە ناوە نەخێت لەمەیان نابە ئەڵێ ئاغاست بۆ دەستەی وەبەرهێنانەوە ئەڵێ سەرنجتان ڕاکێشین بۆ ئەحکامەکانی مادەی شەشی لە بەشی دووەمی یاسای وەبەرهێنان لە هەرێمی کوردستانی ژمارە 4 2006 تایبەت بە بەخشینەکانی سەربار مادە پێنجی باسی ئەعفاعاتەکە کە ئەڵێ وەبەرهێنەرێک بێت لە سلێمانیا پرۆژەیەک بکە 10 ساڵ ئیعفاکرێت لە گومرگ 5 ساڵ لە مەوادی ئەوەلی 3 ساڵ لە تعمیرکردنەوەی کارەسەکانی زەویەکەی ئاسانکاری بۆکرێ بەس بۆ هەڵەبجە بەپی یاساکە خۆی ڕێگەی داوە لەم فەرمانەی کاگنێچیری شەهاتووەڵێ دەستێ وەبەرهێنان کاری پێ بکە بەڵام ئێمە کاری پێ ناکرێت ئێمە ئەم بێ بیکەین بە فەرمانێک ئێمە ئەم نووسراوەمان نووسیوە خاڵەکانمان نووسیوە ئاماژەمان بە ئەعفاعاتەکە شیاوە ئەوە کتابەکەی تۆ ناردوو تا چوویتە تا ئەمە ئەنجومەنی ئەمە کتابی ژووری بازرگانیە بۆ دەستەی وەبەرهێنان و ئەنجومەنی باڵای وەبەرهێنان خۆم بە دەستی بردومە داومە بە دەستی ڕێباز حەملان کاک ڕێباز حەملان کە ڕاوێژکار بووە ڕاوێژکاری ئەنجومەنی باڵای وەبەرهێنان بووە ئەمەشم داوە بە دەستی کاک دکتۆر محەممەد شکوریەوە کە دکتۆر محەممەد شکوری زۆر پەیگیرە و زۆر ئیشیشی بۆ هەڵەبجە کردووە بە سەراحەت من حەقیقەتەکان ئەڵێم ئەگەر ئەوان کاک ڕێباز بەڵێ کاک دکتۆر محەممەد شکری ئەگەر ئەوان ئەمە بخەنە بواری جێبەجەکردنەوە کاریگەری لەسەر بژانەوەی هەڵەبجە چ دەبێت با من بە جەنابەت بڵێم ئەگەر جەنابەت وەبەرهێنەرێک بیت لە سلێمانیە پرۆژەیەکی کشتتوکاڵی سەناعی زەراعی دروست بکەیت ئەگەر لەوێت 10 ساڵی ئەعفا بۆ بکەن لە باج ئەگەر لە هەڵەبجا بێ بە 20 ساڵ یەی نای سەعاتێک ڕێگەمان بینە 72 کیلۆمەترە بینی هەڵەبجە یەی لە هەڵەبجای یعنی بە دوو ئیمزای ئەوان بە قسەی جەنابەت بێ ڕەنگە 5 کارگە 6 کارگە لێرە بکرێتەوە من ئەڵێم ئێستا من کۆمەڵە شت عەزی جەناب دەکەم ئەگەر حکوومەتی هەرێم بیکا 1 دیناریشی تێ ناچێ بۆی دڵنیا بە هەڵەبجە بوژێتەوە من بەڵێنت پێ دەم ساڵێکە هەڵەبجە کۆم هەڵەبجە ئێستا نابێت یەکێک لەوانە ئەم بابەتەیە کە ئێمە بە تەفسیل باسمان کردووە و لە نووسراوەکانیشمایە و داواکاریشم لەبەڕێز جەنابی سەرۆکی حکوومەت لەبەڕێز جەنابی جێگیری سەرۆکی حکوومەت کە گویان لەم بەرنامەی جەنابدا ئەم فەرمانە بۆ ئێمە دەربکەن چکە وەبەرهێنەر بە قسە نایکە ئەڵێ بێڵێ ئەمە فەرمانە ئەم ئیعفاعاتانەی داوە بە وەبەرهێنەرێک یا بە سەرمایەدارێک بێت لە هەڵەبجە کار بکات ئەمە یەک بۆی بزانین ئەمە کەم تەرخەم بوون یاننا دووهەم پرۆژەمان پێشکەش کردووە بە حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێن وەرن ئەم دوو قەرارەی پێشوو بەڵێ جارێ من بەڕاستی هەر لە خەیاڵی ئەوەیان بەڵێ یعنی بە سەلاحەتی کاک ڕێباز حەملان و کاک دکتۆر محەممەد شکریە کرێ کاک دکتۆر محەممەد شکری و جەنابی کاک مەسفۆی کە سەرۆکی حکوومەتە سەرۆکی ئەنجومەنی باڵای وەبەرهێنانە ئەنجومەنی باڵای ئابووریە بەڵێ بە ئەوانە کاک مەسرور سەرۆکی حکوومەت ئەوان بۆیان بەرز کردێتەوە بۆ جەنابی کاک مەسرور ئەوە نازانم ئەی بۆ بەدوادات چۆنە بۆ نەکرد من سێ دانە ساڵ ئێمەمانەوێت ئەزای مەوزوعەکە چیە؟ ئەڵێ چی؟ ئەزای مەوزوعەکە چیە کاکڕەنج؟ سەرۆکی حکوومەت کاتێک ئێمە بۆچی هەڵەبجە ویسمان بێ بە پارێزگا قەرارەکەی کابینەی پێشوو هەیەیانە هەیە با من وەڵامیم بدەمەوە ئێمە بۆیە ویسمان هەڵەبجە بێتە پارێزگا بۆی بە ئاسانی سەرۆکی حکوومەت بێتە ئێرە و بە ئاسانیش ئێمە دەستمان پێی بگا بچین بۆ لای هیچی جێبەجێ نەبوون ئەو هات نە ئێمە توانین بچین بۆ لای ئێمە پێشبەرگەی ئەیلولی کەم نەماوە تەشەبوسی پێ نەکەین ببین سەرۆکی حکوومەت ببینین بەداخەوە نایڵن خۆ سەرۆکی حکوومەت ساخۆیەکە گوێی لێبێ ئەو ئەچێ بۆ ماڵی شەهیدێک ئاساییە بەلایەوە کەسێکی ئەتوانێت بچێتە هەموو شوێنە گوێ لە هەموو کەسێکیش بگرێت بەس ئێمە نەمانتوانیەوە ببینین کە ئەمە بڵین ئێمە کەتی تایبەتین کەتی تایبەت لە قەیرانایە لەم وڵاتە ئێمە تەتی تایبەتین لە هەڵەبجە کاک بەسامەوە چوون بۆ لای ئەیلولیەکان بەڵام تۆش هەر پێشمەرگەیەکی گەنجی پارتیت فەرق ناکە ێ باشە بۆ مۆعیدان بۆ داوامان لە خۆشی کردووە یان ئەترسم وەکو ئەوی لێبێ کە سەرۆک بارزانی لە دیدارێکای گێڕێتەوە ئەڵێ
برادێکە لە سێڵێ 3 ساڵەمەوە تۆ ببینم ئەڵێ وەڵڵاهی کاکە ئەوە برادەرەکان کەس بە منی نەوتووە ئەترسم داواکارێکی ئێوەش کەس بە کاک مەسرووری نەوتووە. من لەسەر سەردانی جەنابی کاک مەسرور بۆ هەڵەبجە حەزەکەم یەک ڕوونکردنەوەی زۆر کورد بم بڕیار بوو جەنابی کاک مەسرور سەرۆکی حکوومەتی کوردستان بێتە هەڵەبجە پێی خۆش بوو کاتێک یێتە هەڵەبجە دەستی پڕ بێ ئیفتیتاحی پردی تووەقوت بکات وە کۆمەڵێک بەردی بناغەکەی دابنێ لەوێ جاری یەکەم ئێمەیان ئاگادار کردەوە جەنابیان ئاگادار کردەوە کە دیزاینی پردەکە تەواو نەبووە جاری دووەم گرفتێکی تر دروست بوو کە ئەو مستەسمیرەی کە پێی دراوە پردەکە بابەتەکە لەکوێ بوو جەنابی ڕئیسی حکوومەت ئاگاداری کردبوون هەر جارێک تەمان چەند جارێک سەرۆکی دیوان هاتوۆتە هەڵەبجە وەزیرەکانی تر هاتوونەتە هەڵەبجە ئەم قسانە خۆ تۆ کرێ لەگەڵ سەرۆکی دیوانی شابیکەی مەرجین ڕئیسی حکوومەت بێتەکەنە سەرۆکی دیوان دوو جار هاتوۆتە خزمەتیان بۆ هەڵەبجە گوێی لێگرتوون ڕئیسی حکوومەت بڕیار بوو لە ڕۆژی بەردی بناغی پردی تووەقوت ئەگەر جەنابیان تەشریف بێنن یا تەشریف نەهێنن خۆ مەسەڵەن مەرج نییە سەرۆکی حکوومەت هەمیشە فیزیکی لە هەموو مناسبەیەکە حاضر بێ وەنیە ئەکرێ مەسەڵەن بە ئیمزایەک ئەمانە جێبەجێ بکرێ بە تایبەت کە ئێستا خاتونخشاڵە دیزاینەکە حاضرە وەنیە و بێزگە لەوە 160 پرۆژەی تر هەیە لە هەڵەبجە ئەکرێ بۆ نمونە سەرۆکی دەستەوە بەرهێنان سەردانی کردوون بۆ هەڵەبجە سەرۆکی دەستەوە بەرهێنان مقەسیر نییە مقەسر نییە هیچ سەردانی کردوون ئەوە خۆ قسەی من نییە ئەوە قسەی ژووری بازرگانی سەرۆکی دەستەوە بەرهێنان باشە پاژەم ناوبڕا 48 خولەک ڕاتان ناگرم قسەکانە تەواو بکە بینەران هێژا پاش ئەم ناوبڕا گەڕێمەوە. بەڵێ بەرەزان جارێکتر سڵاتان لەبێ ببورن مامەسا پێشەوە داوای لێبوورنەکەم بفەرمێ. من لەوا وەستام کە باسی کاک دکتۆر محەممەد شکری ئەو هەندێشتی تەجاوز کرد و توانی بەڕێبەتی گشتی بە بەهێنانی هەڵەبجە بکات و جێگەی دەستخۆشیە بۆ هەندێک بەڵێنیشی پێداین بۆڵەتی یەک دوو پرۆژەی بە بەهێنانیش دراوە کە ئەمە جێگەی دەستخۆشیە بەڵام گلەیەکە لێرایە پردی تووەقوت بۆی بکەم دەڵێم زۆر جار سەرۆکی حکوومەت و جێگەی سەرۆکی حکوومەت زۆر شتەکانی وەکو خۆی پێ ناگا ئێمە لەگەڵ نوخشەخانە چوینە لای کاکدانا پردی تووەقوت تەنها 8 میلیارد و 450 میلیۆنی بۆ تەرخان کرا بوو ئێمە وتمان کاکدانەمە بەس خودی پردەکەیە دانا عەبدولکەریمی وەزیری ئاوادانکردنەوە تمان کاکدانا ئەوتی چۆن تمان جادەکەی لەگەڵان نیە خۆشبەختانە کاکدانا جادەکەی خستە پاڵی و پردی سازانی خستۆتە پاڵ ئەمە دووشتی زۆر باش بوو ئێمە کاک ڕەنج جێبەجێکردن ئێستا ئیحالە کراوە لای دوو کۆمپانیای ساکۆ و سەرسیرە چەند ڕۆژە بۆ وەستاوە کەی جێبەجێ بۆ مەحافزیش گلەی هەیە ئەڵێ 5 مانگە لەوێ وەستاوە کێشەکە لە تەرخانکردنی بوجەکە کێشەکە لەکوێ لە وەزارەتی ئاوادان تۆ ئەڵێ کێشەکە چییە کێشەکە لە وەزارەتی پلاندانانە لە ئاوادانکردنەوە نیە وەزارەتی پلاندانان 8 میلیارد و 450 میلیۆن بۆ تەرخان کرد بوو کاکدانا داوای کردووە بکرێت بە 27 ئیسا بووتەوە 27 میلیارد و 600 شتێ خۆشبەختانە ئەو مشکلە حەل بووە ئێستا بێت دەست بەکار بێ کۆمپانیاکە ئەمە ئەبێت لە نزیک لەم تەواوتری حالە کراوە ڕێوشێنەکان ئەگرێتە بێ ئۆفیس دانێت و دەست بەکارە بێ سوودی ئەم دەست بەکارە بێ نابێ بگاتە مانگێکی کە دەست بەکار بێت تەواوت ینی هیچ مشکلێکی نەماوە گرێ بەس کراوە هەموو شتێ تەواو بووە بەس بابەتەکە چییە پردی سازانیشی بۆ ئیزافە کردی ئێمە داواکاریەکەمان ئەمە بۆ کاکڕنج کە گەیاندومان وتمانە ئێستا سایلۆ لە چەمچەماڵە لە گەرمیانە چۆن کراوە کاکڕنج حکوومەت وەزارەتی بازرگانی سایلۆی داوە بە کۆمپانیا پارەی نییە لە بریە پارەی چیمەنتۆی تاسوجەی کارگەی چیمەنتۆکەی تاسوجە وەرەگرێتەوە ئێستا لە هەڵەبجە شاتوانێت ئەوە بکرێت ئێمە داوامان کردووە ژووری بازرگانی سایلۆیە بکرێتەوە بۆ هەڵەبجە ئەگەر ئەم دوو پرۆژە بێت ئەو کاتە زۆر باسانیە توانیت تۆ بەردی بناغی سایلۆکەش و بەردی بناغی پردی تۆقتوش و بەردی بناغی سازانیشدانی و پرۆژەی و بەرهێنانی کێشەیە توانی هەمووی کۆ بکرێتەوە و لە مەراسیمێکە بەردی بناغیاندا بدرێت بەڵام کێشەکەی ئەمە ئەوەیە کە بەڕاستی کەرتی گشتی لەگەڵ ئێمە دوو کەرتی تایبەتمانەیە حەزەکەم جەنابەت بۆ ڕوونکردنەوە بۆ بینەرانی بەڕێز کەتێکی تایبەتی ئاسایی خەڵک کەتێکی تایبەتی حیزبی کەتە تایبەتی حیزبەکە ڕۆژ بەڕۆژ لە گەشە و براوایە کەتە تایبەتی خەڵکەکە ئەو بەڵێندەرانن کە هەموویان ئیفکاسی تایبەتی حیزبیە بۆ لێرەی سسمار ناکەن بۆ معمل ناکەنەوە ئەوە بوو من مەبەستمەوە ئەڵم حکوومەتی هەرێمی کوردستان و ئەوانەی لە پشتی کەرتی تایبەتی مخاطبەی کەرتی تایبەتی حیزبیش و گشتیشتان کردووە بەڵێ ئێمە داوامان کردووە خواستەکە نییە بۆ گەشەی هەڵەبجە لە ئێستاە و لەم قۆناغا ئەوانەی زۆر بەڕەهایی زوو ئەم شتاڵیتەوە بۆ گەیشتتان باوەڕ ئەزانین بۆچی ئەمە پێشنیارەکەمان چی بۆ دەستەی وە بەیەناوە تومانە تۆ مۆڵەتی
کارگەیەکی چیمەنتۆی باعث 100 میلیۆن دلار لە تەنیشتیا بڵێ مەرجە پرۆژەیەکی وەبەرهێنانی 5 میلیۆن دلاریش لە هەڵەبجا جێبەجێ بکە ئێمە هیچی تێچێ ئەمەد بە دکتۆر محەممەد وتووە بەڵێ بە کاگڕێبازت وتووە بە کاگڕێبازم وتووە و بە کاک دکتۆر محەممەدیشم چەندین جار وتووە زۆر باشە کاک ڕزگار ببوورە دەرەنگ هاتمە خزمەتی جەنابەت بەڵام هەموو خەمەکان هەرخەمی هەمووتانەوەنیە لێرە باسەکرێ ئێوە کاتی خۆی لەسەر دەنگی خەڵکی هەڵەبجە بوون بە ئەندامی ئەنجومەنی پارێزگا ئێوەی ئەندامانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجەیی لە سلێمانیەوە ئەتوانن چ بارگرانی و خەمێکی هەڵەبجە سووک بکەن خۆی بەڵێ ئەمە لە 24 شەشی 2014 سوێندی یاساییمان خوارد وەک ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دوو کەس بین من لەسەر لیستی یەکێتی وە خوشکێکیش لەسەر لیستی یەکگرت و هەرچەند ئێستا چوارین هەڵەبجەکان لە ئەنجومەن دواتریش لەم دو ساڵەی ڕابردوو مامۆستا بەرزان لەسەر لیستی پارتیار هەڵەبجێ و هاتۆتەنەوە ئەنجومەن و مامۆستا دیشمانەیە سکرتێری ئەنجومەنەوەتە شخصی سێمە هەر هەڵەبجەیە ینی 6 کەس چوار کەسین بەڵێ بەداخەوە ئەیلێم بۆی ئەمە وەکو خۆی بیلێم ئەمە لە ئەساسا با بڵێن سێ بڕیارە بوو بڕارێکی پەرلەمان لە بابەتی بە پارێزگابوونی هەڵەبجە دواتر بڕیارێکی حکوومەتێرم و بڕیارێکی وەزارەتی ناوخۆ تقریبن بۆ نیەوەی لیات کە دوانیان زیاتر کە باز لەوە کرا کە هەڵەبجە ئەوەی کە کاک بەسام ئەمەژە پێیا مقۆی دروست بوون و دەنگی گەرمی ئەوە بوو کە ئەنجومەنی پارێزگای بە دروستکرێت لەم سەر و بەندا ئیدارەی ئەو کاتەی پارێزگای هەڵەبجەوەیەکو خۆی بڵێم ئەم ستافەی ئێستا نا ئەو ستافەی ئەو کاتەواتە یەکەم پارێزگاری هەڵەبجە لەگەڵ دوو جێگرەکەی لەو کاتا بەداخەوە ئێمەیان ڕاستپارد من و خەدیجە خان کە دوو ئەندامی هەڵەبجە بن و لە سەدا هەشتای دەنگەکانمان ناو هەڵەبجە بوو دەنگدەرانی هەڵەبجەیان پێدا و نوێنەری هەڵبژێرایە بوون و لەو کاتا هەڵەبجە قەزایە بوو سەر بە سلێمانی بەرداخەوتیان ئێوە لە کاروباری هەڵەبجە تەداخل مەکەن ئێمە ژووردە و دەتەکینەوە هەر بۆ نمونەیەکی زۆر گەورە کە هەڵەبجە لەو بابەتە زۆر زەرەری کرد خورماڵ کە ناحەیەکە و لە 1934 کە ئەڵەن ناحەی گوڵعمەر بووە دەبوو ناکرێت پارێزگایەک بەس مرکزی قەزاکە هەبێ وەکو قەزا دەکرا هەر لەو کاتە لە 15 خەمی خورماڵمان بخواردایە و ئیمزای خەڵک و ئەوانەمان کۆ کردایەتەوە و ئەو پرۆسەمی ئەو میکانیزمە کە ئێستا لێرە لە سلێمانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە پیرۆزبیان یەکەم جاری کە لێرەوە بۆ ناحەی بازیان و ناحەی حاجیاوامان کرد کە بازیان ئەمریکای دەچوو و حاجیاواش مەرسومی هەرێمەکەی ماوە و لە هەولێریش ئەنجومەنی پارێزگای هەولێر بەمان شێ بۆ عینکاو بۆ شوێنی کەیان کردووە دەکرا ئەوە بکەین بە قەزا ئەمە لە ڕووی ئیداری ئەوانەوە ئێمە ئەوەی توانی بێتمان بەدەر ئەوەکو هەڵەبجەی لەبەرەوەی بە خەمی خۆمان زانیوە بەداخەوە ئێمە لەگەڵ دەست بەکاربوومان شەڕی داعش و قەیرانی دارایی و پچڕانی پەیوەندی سیاسی هەرێم لەگەڵ بەغدا چکە زین لە دوای سیانزەوە یەک جار بودجێ نار بەغدا 9 میلیارد دیناری نار بۆ ساڵەکانی 14 و 15 و 16 9 میلیارد دینار کە ئەکاتە بودجەی دوو پرۆژەی زۆر بچوو کە لە سیانزە و 12 ئەنەر چەندین میلیارد ئەنێرە بەداخەوە قەیرانە سیاسیەکە لەگەڵ بەغدا ئەوای کرد ئەوەی کە ئێستا ئاماژیان پێدان بە ڕێزانە بودجەی پەرەپێدانی پارێزگاکان کە لە عێراقەوە ئیحالەی هەرێمەکران نەما دوای ئەو قەیرانە سیاسیە کە ئاخری گەشت ئەوەی کە دادگای فیدراڵی بڕیان لەسەر شادەماری اقتصادی هەرێم با لەسەر نەوتەکەش بۆیە ئەم سیراعە داراییە وای کرد کە هەڵەبجە محروم بوو لەوەی ئێمە نەمانتوانی هەنە وردە پرۆژەمان کرد ئەمێ خاڵک ئاماژە پێ بم کە گرنگە لە قسەکانی کاک بەستام و لە قسەکانی دکتۆر موسەناش باز لەوە کرا مەسەلەی بە پارێزگا بوون کاگڕنج خەڵکی هەڵەبجە من خۆم لەم شارە لە دایبوو تا 6 ساعتێم شارەم بەجێ نەشتووە خەڵکی هەڵەبجە تێری خواردە لە ناو ئەوانە ئێستا کێشەی ئەوە نییە فەرەزنا لەم 16 سێ برادرانی پەرلەمان بە هەموو فراکسیۆنەکانەوە ئەمری کۆتایی بە پارێزگابوونی هەڵەبجە وەکو هەژدە پارێزگاکەی کە ئێنەوە دوای ئەمە چی ڕاهیچ لەبەرەوەی ئێستا حکوومەتی عێراقی بودجەی پەرەپێدانی پارێزگەکان تەنها ئەم بودجەیە بۆ هەرێمی کوردستانی بنێرێ بۆ پارێزگەکان کە ڕاستەوخۆس ئەکرێ بە پرۆژە لە ناو پارێزگاکان کە پێشەوە ئەزانێ ئەمە نانێرێ و نییە و بۆ پارێزگاکانی عێراقی زۆر لە چاوی ئەمڕۆ سەیری مەکە کاکسەنا جوان شەرحی عفومکەی باسی ئێستا ئەەکەین باسی ئەوەکەی کە بەڕێزت قسەکانی خۆت پرسیارەکە دۆ بۆ هەڵەبجە تا ئیستا من باسی 160 پرۆژەیەکەم بەڵێ من باسی دروستکردنی جۆڵاکەم باسی مەرزی سازانەکەم با عرضت کە من شتێکی کەت پێڵێم کاگڕەنج مەرزی پشتە محافظ زانی ئەڵە چی لەگەڵ منە لە بەرنامەکە ئەڵێ 50 میلیارد داهاتمان بۆ 2021 مەرزەکە خۆی پێویستی بە تەعمیرە بە 2 میلیارەکرێ بە مەرزێکی ڕێک و پێک بەڵێ کاگڕەنج من شتێکە دۆ باسکەم زۆر بە کەمی لە ئیعلام وتراوە بەداخەوە خەمێکی خەڵکی هەڵەبجەیە خەڵکی ڕەشوڕوتی هەڵەبجەیە چەند ساڵەکە نەی ئیعلام نە هیچ لە کۆڕ و دیبەیت و مناسبەیەک باز ناکرێت ئێمە لە هەڵەبجە پێشتر حکوومەت هێرێم
لە ساڵی 2009 چەند کەلاوەیەکی هەڵەبجە کە بۆی بەردومان و شەڕی عێراقەوە کیمیایی و شەڕی ئێرانەوە ڕووخا تەختی عرز بوو زۆربەی خانوەکانی ئێستا کەمتر لە 1000 کەلاوە ئامار کراوە بەداخەوە کەڵم کەلاوە ماوەتەوە زۆربەشی لە ناو بازار و سەر ڕوکن و شوێنە گشتەکانە ئەبینرێ یعنی مناڵێکی هەڵەبجە من کچەکەم لێم پرسێ بابەت 4 ساڵ نابێ هێشتا ئەڵێ بابە و خانۆ بۆ ڕووخاوە جوابم پێ نییە حسابم کردو ئەگەر حکوومەت هێرێم 2 دەفتەر بدا بە خاوەن ماڵێک بۆی جارێ تۆ اقتصادی شارێک لە چێ دروستەکەی لە یەکەی نیشتەجێبوون جا خەڵک نیشتەجێ بێ تۆ زانی ئێستا ئامار جەنابی ئەعلامی چاکە زانیت ئێستا ئامارێک کە هەڵەبجە ئێستا محافەزەش و مرکزی قەزاکەی بە بەراورد بە چەمچەماڵ دەربەن هەموو قەزاکانی کە زۆرترین کۆچەیە خەڵکی هەڵەبجە ماڵەکانی هەرزان فرۆشەکە و خانۆکەی ئەچێ بۆ سلێمانی ئەمە خانۆکان دروست نەکراوەتەوە حسابم کردووە ئەگەر 1000 کەلاوەژە بێ حکوومەت یێرەمێکی 2 دەفتەری بۆ سەرفکە کاتە 20 میلیۆن دلار واتە 30 میلیارد دینار 30 میلیارد دینار مەبلغە تۆ ئەم شارە سیماکەی بکەیتەوە بە قەزا نەک بە پارێزگاش ئەمە بابەتێکە کە معاملاتی ڕۆژانەی هەڵەبجەیەکان هەیە لێرە بکرێ و نە لە سلێمانیش تەواو ببێ بەڵێ ئێستا کێشەیەگەیە کێشەی ئیداری هەیە بەڵێ وحدەی حسابی بەشێک لە ئیدارەکان لە سلێمانی هەر من دوێنێ لێرەدا فەرمانگەی ئاودێری نوخشەخانە زانێ حساباتیان لە سلێمانە کێشەی حساباتیانەیە کە ئیفادوینەکانیان نەچنە سلێمانی پاریان بۆ سەرف ناکەن بۆ ئیفادوانە بەڵێ بەشێک لە دایرەکان تەنها بەڕێوەبەرایەتیەکان حساباتیان هێشتا لە سلێمانی ئەمە کەواتە هاوڵاتی و فەرمانبەریش بۆ زۆر ئیش و کار ئەچنەوە سلێمانی لە دوای بە پارێزگابوون خەڵکی هەڵەبجە زیاتر ڕۆشتەوە بۆ هەولێر و سلێمانی لە بەتایبەت لەم 2 ساڵەی ڕابردوو نوخشەخان باشتر معلومات و ئاماری لایە بەڵێ لێ شاوێک ینی بۆتە ئەتوان بڵێم بۆتە ینی لە حاڵەت بۆ بە دیاردە کاک ڕزگار ئەتوانرێت پێچەوانە بکرێتەوە خەڵکی غیرە هەڵەبجەیش بێ بۆ ئێرە منفعەت و مەسلحەتی بۆ دروست بکرێت ببوورە من بۆچی باسی کەلاوەکانم کرد کاک ڕەنج خەڵکەکەی ئەم شارە ئەو خەڵکەی کە پێڵێن هەڵەبجەی و دەیان ساڵ لەم شارە بۆ بەشێکی زۆری نهاتۆتەوە هەڵەبجە نهاتۆتە هەڵەبجە بۆ لەبەری خانۆکەی کەلاوەی بۆی دروست نەکراتەوە بە مافێکی خۆی ئەزانێ کە حکوومەت بۆی دروست کاتەوە ئەمە یەکێ لە کێشەکانی هەڵەبجەیە لە ئێوە ئینتیلاقەکەین بۆ بابەتە ئابوووریەکانی تر دوێنێ شەو میوانێکم هەبوو لە یەکێک لە بەرنمەکانما شەربەتی لە ئۆکرانیاوە هێنا بە بەهای چەند بوو ئاسۆ 3 ملیۆن دلار 3 ملیۆن دلار شەربەتی هێنا ئێوە باشترین هەناری دنیاتان هەیە ساڵێکیان یەکەم دەرچوو لە لەندەن لە پێشانگای هەناری جیهانیدا لە ئیسپانیا جارێ دووەم دەرچوو ئەوە لە عێراقا هەر وەکو ترێ هاوتای نییە وەنیە بەشە تا ئێستا نەتوانراوە کارگەیەکی شەربەتی بە کواڵەتی دروست بکرێت لانی کەم پێداویستیەکانی کوردستان دابین بکات ئەمە بۆ ئەمە قورسە ئەم کارگەی دۆشاوەکە ئەمانەوە بیستومە من بە تەمان چەند فەرعێکیکەی بۆ زیادکەنی چلەوانە و ئەوەیە لەگەڵ یاتی خۆر هەیە کەرەس ئامێرەکان هەیە قەرارە و شەربەتی هەنار ئەوانەوە بەڕادوانەیەوە پار هەناری هەڵبجە پار و پێرار بۆ ئەوروپا هەندێک وڵاتی ئەوروپی باشترین زەویوزارتان هەیە تەختترین زەویوزارتان هەیە بەپیترین زەویوزارتان هەیە دەیان ماستەر دکتۆرای لە دنیادا لەسەر کراوە یعنی ئەتوانرێ تەختیەی پێداویستیەکانی کوردستان بکات بەڵام پێتان وانە خاتو نوخشەمان پەیوەندی بە جەنابتەوە یعنی جۆرێکی تر لە قانونی ئیسلاحی زەراعی لە هەڵەبجە پێویستە چونکە کۆمپانیای جیهانی و بە تایبەتی هۆڵندی نایە لەگەڵ یەکەی ئەرزی بچووک بچووکە ئەمەیان هیچ جوتیارێکە 2 دۆنمیتری هیچ جوتیارێکە 3 دۆنمی یعنی چۆن ئەمە ڕێک بخرێت جارێکی تر هەڵەبجە لەم پەرت بوونەوە بکرێ بە وحداتی زەمینی ئەرزی گەورە گەورە وە سەرنجەکانی تریشە بەڵێ لەوە دەست پێکەم سەرنجەکان لەبەرەی هەنێ سەرنجم هەبوو ینی تەواوکەری قسەکانیەوە بە ڕێزانش سەبارەت بۆی کاک ڕزگار باسی کرد و جەنابە سەرنجیەوەت هەیە بۆ کارگەی دروستکردنی شەربەت و چەندین منتوجاتی کەش لەبەرەوەی خۆتان نەزانن هەڵەبجە لە 160 زەویەکانی کوشتتوکاڵی و باغداریە باغدارێکەش بە دەرەجە یەک هەنار و گوێز و سێ و هەڵوژە ئەم بابەتانی تایە کە هەمووی ئەتوانرێت بۆ کارگەی تعلیب و بەرهەمێنانی جۆراجۆر بەکاربێنێت چەندین کارگەی بچووکەیە بەس لە ئاستەیان نییە ئەمەش ئەگەڕێتەوە سەرچی سەر وە بەرهێنار ڕووی دەمەکەمەوە دەم لای کاک پێشەوە کەەوە بەرهێنەرانی ئێرە نازانیان ئەیانەوێ ئیشەکانیان بە بچووکی بهێڵنەوە
یان ئەیانەوە بەرهێنەری دەرەوە بێنن بۆ پێشەوەوان ئەڵێ کار بڵێ کار پێشەوای ژووری بازرگانی تۆ گلەیەکتنەوە ئەما لەمانیشە من گلەیم هەیە ئەوان لە لایەنێکەوە حەقی خۆیانە لە بەرەوەی زەویەکانی سنووری پارێزگای هەڵەبجە یانەوە تا کەرتی تایبەتە یانەوە تا حەقی تەسەڕفیان پێوێت هۆزێ نەک لە هەڵەبجە لە هەموو هەرێمی کوردستان ناو کێشەیەمان هەیە کە پێویستی بە چارەسەرکردن هەیە و یاسایەک و بڕیارێکی تازە هەیە لایەن وەزارەتی کوشت و کاڵەوە بەڵام ئەمانیش وەکو چۆنەڵێ ئەستەکەم قەپیان گەورە بێت ینی پێویستە یعنی چۆنەڵێ لە هەنێ امتیازاتی خۆیان ببورن من یەکێک نمونەی حەزەکەی هانی پرۆژەی بچووک بێ بچووکیش و گەورەش تا بچووکە نەبێ گەورەش دروست نابێ من ئەمەوێت ئێستا کاگاس و بامۆکی توانم باسی کەم کاک شێخ عەلی کۆمەڵێک حاجی عابد ئەمانە لە ساڵانی ڕابردووە هەر لە پێش دروستبوونی پارێزگاکەش و دوای پارێزگاش دروست بووە کۆمەڵی ئێمە گرفتیشمان نەکرد قەیرانی دارایی ئێمە خۆتان نەزانن ئەو نەخۆشی نەگریسی کۆرۆناژاتە پێشەوە کەەوە بەهێنەرەکانی سنووری پارێزگای هەڵەبجە بە تایبەتی و سێ بەڕێزە زۆر هاوکاری هەڵەبجە بوون ئەمانە کاریان کردووە بەڵام دەوڵەمەنی کەشیتیایە هەڵەبجە هۆرامان دەوڵەمەن و بەرهێنەری باشیتیایە من ئەزانم و بەرهێنەر هەیە لە بەسرە و لە بەغا خەڵکی هەڵەبجە هۆرامانە ئیشەکات بۆ نایە لە پارێزگاکەی خۆی بیکە زانی هۆکارەکەی چیە من هەموو جارەوە زەمجارێک شامە جەنابتم وت حەز ناکەم ناوی شخصیش بێنم بەس ناچارم بە نمونەی یەنمۆ کاک فاروق مەلام مستەفا من هیچ لە نزیکەوە نایناسم بەڵام ئەو ئۆتێلەی دروست کردووە لە سلێمانی لەبەر خاتری سلێمانی دروستی کردووە ئەگنا جەدوای اقتصادەکەی لەوانەیە 50 ساڵی کەش دەرینێنێتەوە بۆیە من لێرەوە داواکارم لە بۆ بەرهێنەرەکانی هەڵەبجە کە هەنێکیان زۆر کاریان کردووە نمونەی کاگاسۆ و کاک شێخ عەلی و کاک حاجی عابدیش ئەوانەی کەش بێن ئەگەر بە دەستە جەمعیش بن کۆمەڵێ پرۆژەی گەشتیاری و خزمەتگوزاری و تەرفیهی بکەن بۆ شارەکە لەبەرەوەی مقاوماتی بە پارێزگابوون هەر ئەوە نییە من بەڕێوەبەرایەتی دروستکەم و محافظ و قایم قامیە بێ خەڵک خۆشگوزارانیەوێ خەڵک جادەی جوانی مەرزی سازان خەڵک خۆی بە مەجبوری مەرزی سازان ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بڕیار با بەکردنەوەکەی ئەوە پێشەواش و ئەم برادرانش لەوانەیە شایەتیەوەم بۆ بن وە بەرهێنەر و بازرگانی هەڵەبجە خۆی جادو هەموو شتەکەی تەواوەکات کاکە بەسام تۆ قسەیەکت هەبوو اینجا بۆی من قسەکانم تەواوکەم بۆی مەجای ئەوانژم لەسەر قسەکەی جنابی کاک موسەنا منەمەیە لێرەوە دەستخۆشی لە هەموو ئەندام پەرلەمانەکان بکەم خولی پێشووتر و پێشووتریش بۆ لەبەرەوەی هەمویان بە یەکسانی بەبێ جیاوازی لایانی سیاسی و لایەنگری ئیشیان کردەوە پارێزگای هەڵەبجە بەڵام بەداخەوە ئەڵێم کەیسی بە پارێزگابوونی هەڵەبجە نەکراوە بۆ مەلەفەی کە ئەخێتە ژێرباڵی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەبرێ بۆ حکوومەتی ناوەندی ڕاستە ئەوان ئیشیان کردو لەسەر یاساکان ئێمە کۆمەڵی یاسا و بڕیاری جوانی چی بکە لە کاتێکا 2 ساڵە کۆمارە توانی زۆریش بکات بە نادەستوری غەدر لە هەڵەبجا کرێ و حرفێک نابیستین بڵێن سەرۆ کۆمار وەزیرە بەڕێزەکان ئەندام پەرلەمانەکانیش هەموو ئەزین چۆنە کاریان کردووە بەس لە ئاستی ئەو تمووەک وتم نیان کردە بۆ مەلەفەی کە ئیخەنە ژێر باڵیان و ئەیبەن کە باسی مەلەفی موچە و نەوتی لەگەڵا بکەن مەلەفی سێمیان هەڵەبجە نییە بەداخەوە هەتا ئێستا بەجددی لەسەر هەڵەبجە ئیشیان نەکردووە ئەوەیشی کە ئەڵێن ڕێکارەکان ئێمە لە مانگی شەشا وەزارەتی تەخلیل کاک دکتۆر موسەنا ژامەژەی پێەیە وەفدێکی باڵا هاتن ماوەی 4 ڕۆژ لێرە بوون ئێمە لە خزمەتیان نابووین هەموو ناحیەکانیان کردووە خۆشمان لەگەڵیان نابووین و لەسەر خەریتەی عێراقیش جیا کراوینەتەوە وەکو پارێزگای هەڵەبجە و ناحیە بە مۆشی خراوەتە سەر بڕیار وا بوو کە فەرمانی پێ دەربچێ بەڵام بەداخەوە ئەم کێشەی سەرۆ کۆمار و ئەم گۆڕانکاری هاتو پێشەوە ئەمێدمان وایە ئەوەش چەند مانگێکی کە نابات ئەکێتە سەرسکە فەرمانەکە دەرچێت و ئەو کاتە ئێمە بە یەکجاری بە ڕسمی ئەبین ئەگناوەزیری دەرەوە توانێت چی بکە بۆ ڕاکێشانی بۆ نمونە سەرنجی دەرەوە بۆ هەڵە من یەکشت بە جەنابی وەزیری دەرەوەی عێراقیش و سەرۆک کۆماریش و سەرۆک وەزیرانی ژەڵم هەموو کۆمەڵگەی نێودەوڵەتی بۆ لێدانی سەدام حوسێن و ڕژێمی پێشووچی بەدەستەوەیە ئەوەنە کیمیاییان دۆزیەوە تەنها کەیسی هەڵەبجەیان بەدەستەوەیە کە کیمیایی هەڵەبجەکراو بەزەوە ناڵێم هیچی تر ڕۆژگارێک کۆڵن پاوڵ هات بۆ ئێرە ئێستا تەسویقی بۆ ناکەین لەسەر ئاستی وەکوتم نەبووین بە مەلەفی سێ هەم لە مەلەفەکەی کە لە بندەسیانەیە بەڵێ کاک بەسام وڵای وتم ئەگەر ئێستا وەکو باسییان کرد هەواڵان ینی 30 ملیار دینار موافقەی لەسەر کراوە کەی ڕێوشێنەکانی کە باسییان کرد ئامادە بوو سەرۆکی حکوومەتی کوردستانیە لێرە بەردی بناغەیدانێ ئەوەی سەبارەت بە مەرزی سازان سێ جۆر سەرۆکی حکوومەت 30 ملیار کردووە بەس پرۆژەی پردی تۆقوتەوە 27 ملیار 600 بەڵێ ئەوە بەس پرۆژەی پردی تۆقوتە
جگە لەوەی کۆمەڵێک دوخشەخانە زانێ کۆمەڵێک پرۆژەی بچووکی ناوشار هەبوو لە ئەوانش موافقە کراوە بەڵام پردی مەرجی سازان حەزم کردێشت بڵێن مەرجی سازان پێویستی بە 3 جۆر بەڕاستی موافقە هەیە لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە کۆماری ئیسلامی ئێران موافقەی کردووە بەڵێ حکومەتی عێراقی جیهەتێکە و حکومەتی هەرێمی کوردستانی جیهەتێکە حکومەتی هەرێم ڕازیە وەکو زانیاری دەبێت حکومەتی هەرێم داوای سەرجەم پرۆپۆزەڵەکانی کرد لەگەڵ هەواڵانی شووری بازرگانی دانیشتم ڕازیە لامە با من یەک تۆزیە بەزەوە تخوا ئاچمە لە ئەوانیش ڕازیە با یەک لە بیدای حماسەتی هەیە بۆی بەڵێ با من یەکشت بە جەنابێت ئەوە داواکاری ئێمەیە ئێمە خۆمان چوونە دەدای بەڕێز دکتۆر بەرهەم مەوعیدی هەیئە مەنافیزی حدودی بۆ وەرگرتوین ئەمە کتابەکەیە ئاراستەی کێ کراوە طبعا هەمانگیمان لەگەڵ حکومەتا کردو حکومەتی هەرێمە ئاراستەی ئەمانەی عامەی ئەنجومەنی وەزیران کراوە لێەوە موافق بوون بە 3 مەرج ئەمە مەرجەکەیەتی حصولی موافقە سەیدی ڕئیسی وزەرا یعنی ئەگەر بەڕێز کاظمی موافق بێ ئەوە مەرجەکە کرێتەوە دووهەم ئیقلیم هەڵسێ بە تەنفیزی قەراری مەجلیسی وزەرای ڕقم 13 2019 مادەی 2 فەقەرەیەک کە ئەڵێ ڕەبتی مەنافیزی ئیقلیم بۆ حکومەی ئیتیحادی ئەو گلەیان لە هەندێک نەشەفافی مەرجەکانە بوو با بەوازەح بین لەگەڵ یەکە ئەمە ئەم بابەتە ئیسا ئەمەیان بە شەفافی بکەینەوە ئاڕاستەی کوێ کراوە هەمووی کردوتە مەرج ئاڕاستەی کوێ کراوە ئەمە ئاڕاستەی ئەمانەی عامە کراوە ئەمانەی عامە کتابێکیان کردووە بۆ ئەمنی قەومی ئەمنی قەومی هاتوونەتە سلێمانی و هەولێر پرسیان بە هەردوو حیزبی دەسەڵاتدار کردووە ئەوان هەردووکیان ڕازین ئێستا کتابەکە لە بەردەمی بەڕێز کاظمیایە کاک ڕەنج گەورەترین پرۆژە خزمەت بە هەڵەبجە بکە مەرجی سازانە چونکە یەکێک لە کێشەکانی بازرگانی و جوڵەی بازرگانی کولفەی نەقڵە ئەگەر مەرجی سازان بکرێتەوە کەواتە چۆتە پێشێ ئەندام پەردەمانەکان حکومەتی هەرێم ڕازیە کۆماری ئیسلامی ئێران ڕازیە بەس عێراق ماوە کاظمی بیەکمانەوێت لە ئەندام پەردەمانەکان هەموو فراکسیۆنەکان بەبێ جیاوازی بۆ 16 سێ بەس یەک ئیمزای بکات من دڵنیام اینجا ڕێگەکەشی لە سازانەوە بۆ ناو هەڵەبجەوە پردەکە کراوە حکومەت موافقەتی بوجەکەی کردووە دەستیان خۆش بێ وەزارەتی ئاوادانکردنەوە و ئەنجومەنی وەزیرە کەواتە لەسەر شاڕێی ئاوادان بوونەوەیە هەڵەبجە ئەگەر ئەمانە بکرێەوە نیە خاتون من یەک بەڵێنەدەم کاکرین کە بە PPP ڕێگەکە لە سازانەوە بۆ هەڵەبجە ئێستا کۆمپانیا حازرە کۆمپانیای زۆر باش خۆی بکات ڕقم هەیە زەرورە بێ لەم بۆی ڕوون بێ لای خەڵکی هەڵەبجەش لەبەر نیگەرانیە کە بوو ئێمە بۆ حکومەی ئاماژەم پیا لە کەیسی هەڵەبجە لە مۆزوعەکانی هەڵەبجە کۆنجوانی پارێزگا قسە ناکەین لەم ڕۆژانە بودجەی گەرمیان ئیدارەی گەرمیان 15 ملیار و 180 میلیۆن و بودجەی ئیدارەی ڕاپەڕینیش ئەم دوو بودجەمان تەخسیس کرد ئەمە وەزارەتی پلاندانان بۆ ساڵی 2022 دوای ئەوەی بێئومێد بوو حکومەت هەرێم لە وەزارەتی پلانی عێراق کە بودجەی پەرەپێدانی پارێزگاکان نانێرێ و داینانێت خۆی دایناوە پلانێکی داناوە بەڵام وەکو ڕقم حەزەکەم لێرە برم بۆی خەڵکی هەڵەبجە لایەن پرسیارە دانیشتوانی عزیزی پارێزگا هەڵەبجە بودجەی پارێزگا هەڵەبجە بۆ پەرەپێدانی پارێزگا هەڵەبجە کە قەرارە حکومەتی هەرێم لە 2022 بەدەر لەم بودجانێکم بەڕێزانە ئاماژیان پێدا 12 ملیار و 400 میلیۆن دینارە بەڵێ زیاتر لەو یعنی حکومەتی هەرێم بەڵێ حکومەتی هەرێم قەراری داوە وەزارەتی پلاندانان بەس جارێ ڕقەمە ئەمە کە 12 ملیار و 400 میلیۆن دینار بۆ پەرەپێدانی پارێزگای هەڵەبجە لە 2022 سەرفکە پرۆژەشمان پرۆژەش حاصل کراوە هەر نردومانە بۆ وەزارەتی پلاندانان ئاوا ئەم شتە خۆشانەش بڵێن کە هەیە خراپ نییە ئاخرە مامانەی بە عەمەلی بکەتە باجەوە فەرمونون بەڕێزان مایکەکە بە کامتانە پامەکانە فەرمۆگە زۆر سپاس بۆم دەرفەتە بەخێراتنتانەکەین سەرەتا پرسیارێکمان لە بەڕێز مامۆستا بەسامەیە کە جەنابیان فەرمووی چەند ساڵە 7 ساڵە ئەمری بە پارێزگابوونی هەڵەبجە دەرچووە وەکو پارتی دیموکراتی کوردستان سازشیان لەسەر کۆمەڵێک پۆستی خۆیان کردووە ئایا چی ڕێگرێک هەیە لە ئەوەی بێت ئەوەی دروستبوونی ئەنجومەنی پارێزگایەک بۆ هەڵەبجە ئەو ڕێگریانە چین وە سەبارەت بە قسەیەکی نوخشەخان کە جەنابیان فەرمووی من وە ناوی یەکێتی وە پۆستی قایمقامێت ئەدەمە پارتی بەس بە مەرجی خزمەتکردن ئایا ئەو خزمەتەی کە ئەوان لەم چەند ساڵە کە پۆستی ئیداریم شارەلیانە بۆ چی خزمەتێکیان کردووە کە ئەوان کردویانە و پارتی نەتوانێت بیکات من وەکو دەرچوویەکی کولێی زەراعە کە چەند ساڵە تەخەڕوجم گرۆ دانیشتوم خۆتان نەزانن ئەم شارە
وەکو جەنابتان فەرمووتان شوێنێکی باشە بۆ کشت و کاڵ و بۆ خزمەتکردن بۆ تا ئیسا هەلێکی کاریان بۆ گەنجی وەکو من و چەنانی وەکو منتوانەکرۆ بۆ تا زوانیان ڕەخسان بوو زۆر سپاس فەرموو بەڕێزان کێ قسەی هەیە خات و نوخشا کاکە بەسام فەرموو زۆر سپاس من دەستخۆشی لەو بەڕێزاکەم سەبارەت بە خزمەتکردنی پارێزگای هەڵەبجە وەکو وتم لە سەرەتای بەرنامەکەشا ئێمە خۆ پۆستەکە نایە ئەو بۆ نمونەوتە وانە ناوەڵ باوەڕکە ئەوە جارێکی کەشتەکی دەکەمەوە براگەورێ ینی ئەگەر کێشە ئەوە بێ پۆستی قایمقام بێت ینی من دڵنیام هەموو بەڕێبەرە گشتەکانی و جناوی پارێزگای توان بەناوی شۆ قسە بکەم ئەگەر پۆستێک ڕێگر بێت لەوەی خزمەتی گەنجێک و مناڵێک و پیرێکی هەڵەبجە بکرێت دڵنیا بە هەمووی دەستبەرداری پۆستەکەی ئەبێ ئەمە چەندین جاریش هەڵی ئەومان ناوە کە ئیستیقالە بکەین ینی بیرۆکەیەومان هەبوو بەڵام خزمەتی نەگەیاندووە ینی ڕامان نەکردو لە بەرپرسیارەتی وەکو وتم هە لە سەرەتای پارێزگابوونی هەڵەبجە ئێمە دەستمان هەبووە و هاوکار بووینەوەی کە ئەو پارێزگایە لە سەردەستی تەڵعاان خەڵکی هەڵەبجە خۆی داوای پارێزگابوونی هەڵەبجە کرد لە گەنجەوە لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیەوە لە قەزاو ناحیەکانەوە کە داوایان کرد و دواتر ئەو پرۆسەیە چۆ واری جێبەجێکردنەوە بە دەستخۆشی حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە سیاسەکانیش پەسەندیان کرد ئێمە منوەکو قایمقام کە ئێستا باسی ساڵانی ڕابردوونەکەم لە ماوەی دروستبوونی پارێزگابوونە نۆ بەڕێوەبەرایەتیمان دروست کردووە ئەتوانم بڵێم لە هەر نۆ بەڕێوەبەرایەتەکە کارم کردووە و لە ئازالیش بەردەوامی کە چەند بەڕێوەبەرایەتی کەش دروست بکەین کە ئەمێکێکە لە ئەرکەکانی من و لە کۆمەڵە پرۆژەی خزمەتگوزاری و هێنانی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی شاکارمان کردووە کە ئەوە پرۆژەی بچووکیشە بەڵام جێی خۆی گرتووە کارن سەبارەت بۆ لەگەڵ میدیا شابینە باش بووە من شایەتیەوەی بۆیان بەردەوام داوای ئەوە کاکە خەمەکانی هەڵەبجە چ لەگەڵ من چ لەگەڵ میدیاکارەکان خەمەکانی هەڵەبجە فرامۆژ نەکرێ و بخرێتە ڕوو بەڵێ سەبارەت بەوەی کە ئەو ڕێگریانە چین کە ئێستا ئەنجومەنی پارێزگا تەشکیل ناکرێت من لێرەوە پێشنیارێک بۆ ڕوودا و بۆ جەناب دەکەم بەرنامەیەک ساسکەی لە میوانداری سەرجەم لایەنە سیاسەکانی هەڵەبجە بکەی ڕاشکاوانە قسەی خۆمان بکەین و با هاوڵاتیانی هەڵەبجە ئیتر لە بەڕاستی لە لێرە و لەوێشت نەبیستن ڕاشکا خۆت ئەتەوێت لە چیا تەحەدا بکەی ئەگەر لەگەڵ تابن من دەبەری تەوقیعم کردو بۆیە تەحەداکە من تەوقیعم کردووە کە ڕازیم بەوەی کە هەمویان پێی ڕازی ئێستا لێرە بوونە هەمویان چیتە کاگڕانج ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان یاسای ئەو یاسایی ژمارەیەکی ساڵی 2015 ئەڵێ بە پێی ڕێکەوتنی لایەنە سیاسیەکان مەجلیس تەشکیل دەکرێت بۆ قۆناغێکی ئینتیقالی تا هەڵبژاردننی باشە سەرجەم ئەنجومەنەکان لە هەرێمی کوردستان یعنی تا هەڵبژاردن بۆ یەکجار ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان هاتینە ناو مفاوەزات و جارێکی تر و 100 جاری تری ژێنی ناو مفاوەزات ئەو ڕێگریانە چین کە لە پشکی ئێمەیە کە پشکی ئێمەیە با ئێمە مساومەی لەسەر بکەین تا مەجلیس تەشکیلکەین بۆیە من پێم باشە میوانداری سەرجەم لایەنەکان بکەی من پێم وایە بەشێک لە لایەنە سیاسەکان پێیان باش نییە هەڵەبجە ئەنجومەنی پارێزگای هەبێ بۆ لەبەروی ئەنجومەنی پارێزگا چاودێرە بەسەر سوڵتەی تەنفیزیەوە طبعا نەبێ باشترە بەڵام لە حاڵەتێکە ئێمە تەنها سێ ئەندام خۆیان پرسیارە لێ بکەڵێ دوێنێ کاکەڤاڵە بوو بەکر لە نووسینێکی ئاڵێ پارێزگار لە سلێمانی دەسەڵاتی سەرفکردنی پارە و کۆکردنەوەی داهاتی نییە ئەنجومەنی پارێزگاش خۆت ئەزانی ئەوە ئەندامی ئەنجومەنی باشە ئەم هەموو نادادیەی کە لەم وڵاتەدا هەیە ئەنجومەنی پارێزگاکان سەڵاحەتی لێپێچینەوەیان هەیە هەیانە پارێزگا و ئەنجومەنی پارێزگا هەتانە لە بابەتی دارایی هەشمان جۆمان بۆ نەجێ بابەتێکی گرنگی باس کرد بۆ نمونە ئێستا ئێمە سێ ناحێمان هەیە لەگەڵ یەک قەزا ئێستا ئێمە بمانەوە خورماڵ بکەین بە قەزا بمانەوە بیارە بکەین بە قەزا بمانەوە لە ڕووی ئیداری و قسەکەت بەجێیە بەس لە ڕووی بوژانەوە خۆتە زانی پارە هەموو شتێکەوە بگورە لە کاتیشانەگرن بەس لەسەر ئەوەی ناحەی خورماڵوین ئێم من خۆم مدیر ناحێ بووم لە 2011 2010 بۆ 2011 تەوێڵەمان ناردووە لەگەڵ خورماڵمان ناردووە کە هەموو مقاوماتێکی بوونی بە ناحێ و قەزای هەیە جواب نەدراویەوە کە کاتە ئەنجومەنی پارێزگاش سەر بە پارێزگای سلێمانی بووین نوخشەخان بیزەبێتەوە ئەگەر ئێستا ئایا بوژانەوەی سلێمانی هۆکارەکەی ئەنجومەنی پارێزگایە ئەمە پرسیارکە نەخێر فەڕز هەڵەبجە ئەنجومەنی پارێزگایە عیلی شەهیدێک وەکو باسی کەلاوەکەمان کرد باسی اقتصادمان کرد کە خانۆکە ئێستا هەرزانترین خانوو لە هەڵەبجای حەزەکەم بزانی خانوویەکی 180 مەتری دوو قات لەم شارە بە بەراو بە هەموو مرکزی قەزاکان لە هەرێمی کوردستان لێرە لەموو ێرزانترە کاگڕنج
کێشەکە ئەنجومەنی پارێزگاری فەرمو ئەو قسەی نوخشەخان حسابیە با حکومە تێرێم وەزارەتی ناخۆ ئێستا ئەمر دەرکا خوورماڵ بکات بە قەزا لەبەر ئەنجومەنی پارێزگانی ئەستن فرتوانێشی ناوێ دەنگدان ئەنجومەنی ناوێ فەرمو ئەمرێکە دەریکە بەستیانەوەیە لەسەر ئەوە پەکی نەکەوتووە مووقفەکەی ئێوە ئەگەر وا بێ کە تۆ باسەکەی شانی تەقدیرە بەڵام لە سلێمانی ناتوانن دەنگی لەسەر بە چونکە خۆی باسی کرد ئیداری هەڵەبجە داوای کردووە کە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئیتر تەدەخولی ئێرە نەکەن قانونیشە داواکاریەکەیان هەڵەبجە خۆشی مەجلیسی نییە هەڵەبجە خۆشی مەجلیسی یعنی ئێستا فەراغی قانونی دروست بووە بۆ ئێرە بۆ ناتوانێت قەزا تەشکیلکرێن نەخێر بەس ئەوە لە ڕێی قانونیەوە ڕاستە ئەوەی کە کاک بەسام ئەتوانێت ئەتوانێت لەبەر ئەنجومەنی پارێزگام عفوتخوا خۆ ئێمە سەو بەڕێبەرایەتیانێک کە دروست بووە هەمووی ئەبێت ئەنجومەنی پارێزگا دەنگی لەسەر بە ئەی چۆن ئەنجومەنی وەزیران بڕیارمان بۆ دەرەکات بەڵێ ئیدارە دروست بۆ لەوەی قانونەکەی ئێمە قانونی ژمارەیەکی ساڵی 2015 فەرمانی هەل لەگەڵ فەرمانی دەرچوونەکە شافەرمانی زاخۆ ئیدارەی سۆران بەگەڕانەوە بۆ ئەوەی کاک بەسان باسی کرد لە بڕیارەکەی ژمارە 11 ساڵی نۆی پەرلەمانەیە بە پاڵپشت بۆ وەردوکیان کراون بە ئیدارە و ئەنجومەنی پارێزگا هیچ داخڵێکی نەکردو ئێوارتان باش دەستان خۆش بێت ئێوەش بەخێراتن کاگرنج من سەرتا دڵخۆشم بە قسەی ئەم بەڕێزانە بێ لە ئایندا دامزرانێکی زۆر باشەکرێتەوە دەستی کار زۆر باشە بێ لە نێو هەڵەبجە ئەگەرە و پرۆژانە جێبەجێ بکرێت کۆمەڵی گەنج کە من دەرچووی 2011 بۆ 12 و لە پێش منیشەوە هەیە دانەمەزران کاتە دەستێکی باش ئەسنە نێو کارەوە ئیشەڵاکەوە جێبەجێ بێ لێرە ئەمڕۆ ئەوە دڵخۆشی کردم بەڵام پرسیارێکی کەم هەیە بۆ نوێنەری حیزبەکانی کە لێرە نبینین لە کاتێکا حیزبەکانی کە لە پێشترن بۆ ئامادە نەبوون ئایا بەرنمەکە وای خواست کە لێرە ئامادە نەبن من پێم خۆش بوو نوێنەری هەموو لایەنەکان لێرە بن نەگۆی بڵێم بۆ نوێنەری یەکێتی لێنە نوێنەری پارتی لێ سەرجەم لایەنەکان چونکە گریمان بۆ نمونە لێرەیەکێتی تێدا ئەتەوێت چی بڵێ نەکەریکێتی ڕووی هەمویان بۆچی ئەو خزمەتانەی کە بە هەڵەبجە ئەکرێ بۆ ڕێگرن لە بەردەمیە ینی پێشتر کە مامۆستا بەسام پێشنیاری کرد لەسەر بازارکردنەکەی هەڵەبجەین بکرێت دوتی هەنێ لەلایەن سیاسیەکان دەستیان هەبووە لە خزمەتکردنی بۆچی ڕێگر بوون لە بەردەمیان لە کاتێکا کە هەنێک لە حیزبەکان لایەنەکانی ترخوایان بە یەکەمەزانن و هەڵەبجەیەک ئەو حاڵەتە بۆ ڕوویاوە بڵێ من ئەوە ئەمێ ڕاستی بەڵێ وەکو هەڵەبجەیە قسەکەم وەکو بڕیار 14 میلیۆن دلار بوو کاخدر ماوەتوان مقابلەی ئەو بکەن بە ڕێزی سەرۆکی شارەوانی بوو من چەند جارێک وەکو هەڵەبجەیەک هاونیشتیمانیان بوون بازی نەبوون نەخێر بە هیچ جۆرێ هاونیشتیمانیان بوون بەشێکیانتم و حیزیاتیان نەبوو لەبەر یەکەم جار بوو ئەم بابەتە لە هەڵەبجە بابەتی قەرەبووی بازاری تیجاری دوکانەکان بەشێکیان بەکەمیان نەزانی بەڵام کاگڕنج 1 میلیۆن دلار هاتووە بانقی هەڵەبجە بۆ معلوماتی لەو چواردەیە 1 میلیۆن دلار زۆر کەم بوو بۆ قەرەبوویانی ئەوە تەنها گرفتی ئەم شارە نییە لە قسەکان نوخشەخان ئەڵێت من نوێنەری خەڵکم بەڵێ منیش خۆشحاڵم سەرۆکی شارەوانی نوێنەری خەڵک بێن قایم قامێت نوێنەری خەڵک بێ پارێزگار بەڵام لە هەڵبژارنەکانە ئەمە نبینین هەمویان ینی وەک نوێنەرێکی حیزب مامەڵاکەن و بانگەشەکەن بۆ هەڵبژارنەکان قانونیە لە کاتی هەڵبژاردنا هەر کەسێ بە ئەوەکەی خۆی کەشفکە شتێکی ناقانونی نییە طبیعیە لە کاتی بانگەشە وانە فەرمووە سەرەتا بەخێراتنی جەناب دەکەم بەخێراتنی و میوانە بە ڕێزانەکەم دەستخۆشیتان لێ یەکەم ئەم بە ڕێزانە زۆر باسی کێشە و گرفتان کرد بەڵام من لە ناو کێشە و گرفتانە ڕوویدەمبەکەمە نوخشەخان ئەو زیاتر ئیداریترە بەدەر لە حیزب و سیاست کۆمەڵی کێشە و گرفتی ئابووریمانەیە بە تایبەتی لە مەرزی تەوێڵە شۆشمێ کە سەرچاوێکی داهاتی باشە هەم بۆ وڵات و هەم بۆ هەڵەبجە و هەم بۆ خەڵکی منتیقەکە ئەو کێشە و گرفتانە کە لەوێ هێن بەڕاستی ئەمێ بە نوخشەخان بڵێم دیاریکردنی کەسێک بۆ سەرپەرشتیاری مەرزەکە بەڕاستی لە هەر جێگایەک و لە هەر مەملەکەتێک کە تۆ بتەوێت خزمەتکە بە سەرپەرشتیارەکە بێ کە ئەمە گرفتێکی گەورەیە بۆ مەرزەکەمان کە مەرزەکەمان بێخاوەنیشی پێوە دیارە کێشەی دووەمی مەرزەکەمانەوەیە مەنەفێستی نییە کە ئەم مەنەفێسەشە بێت لە حکوومەتی عێراقی داوا بکرێت کە جموجوڵێکی سەریعتر و باشتر هێنێتە مەرزەکە و ناوچەکەش کێشەی سێمی مەرزەکەمانەوەی بەڕاستی سیارێت ڕێلەی لێ نییە کە ئەمەش هۆکارێکی کەیە کە جموجوڵی بازرگانی کەم کردوێتەوە لە مەرزەکە داواکارم لە نوخشەخان لە ئەمڕۆ زووتر نییە بە حەلکردنیە و گرفتانە بەڕاستی جێگای دەستخۆشی ئەگەرەمانە جێبەجێ بکرێت سوپاسەکەی بەسەر چاو دەستخۆش جوابمەوە
بەڵێ بێگومان ئێمە دوو مەرزیکەمان هەیە زۆر باسی مەرزی سازانمان کردەوە مەرزی سازانێکە لە مەرزانەی کە زۆر گرنگە میش دەنگی خۆمە خەمە پاڵ دەنگی کاکپێشەوە ئەو بەڕێزانەی کەش لە بەرەوەی بژانەوەیکی زۆر ئەبێ وەکو ئەڵە دەرچەیەکی کە ئەبێ هەمیشاڵین پارێزگای هەڵەبجە لاچەپە بەڵام ئەگەر لەوێ بێت دەرچوونمان ئەبێت بۆ کۆماری ئیسلامی ئێران دواتر ئەو پردی تۆقوتیش دروست بکرێت ئەممان بەسێتەوە بە گەرمیانەوە کە ئەمە زۆر گرنگە و ئینشاءڵڵا لە ئایندەیەکی نزیک کاتشتە بواری جێبەجێکردنەوە دوو مەرزیکەمان هەیە مەرزی تەوێڵە شۆشمێ لەگەڵ مەرزی پشتە ئەم دوو مەرزە ئەتوانین بڵێین مەرزێکی نیمچە ڕسمین لەبەری 24 کاتژمێرینین بەڵام جوڵێکی بازرگانی باشیان هەیە بە تایبەتی مەرزی پشتە ئەوە جەناوی پارێزگار باسی کردو من حەز ناکەم زۆر بچمەوە کێشە و گرفتەکانی چییە ئەگەر چارەسەر بکرێت چ داهاتێکی زیاتری ئەوێ بۆ حکوومەت یاریمی کوردستان ئێمە لە مانگی ڕابردووە لەسەر داواکاری کۆمەڵی لە بازرگانەکان لەگەڵ بەڕێز کاک حاجی پێشەوە و مەڵێک سێکتەری جیاواز لە کوشت و کاڵ و تەندروستی سەردانی هەردوو مەرزەکەمان کردووە بێگومان گرفتی سەرەکی ئەو دوو مەرزە ئەوەیە سەرپەرشتیاریان نییە ئەگەر سەرپەرشتیاریان هەبێ سێکتەرەکانی کەش هەمووی بەڕێکوپێکی ئیشەکانی خۆیانەکان بۆیە ئێمە راپۆرتی خۆمان نووسیەوەمانە بە جەناوی پارێزگار هەندێک لەو گرفتانە پێوەستە بە کۆماری ئیسلامی ئێرانەوە لەوانەیە هەردوای شانزی سێ ئێمە ئەو وەفدە لەگەڵ مدیر ناحیەکانە سەردانی کۆماری ئیسلامی ئێران بکەین بۆ کێشە و گرفتەکانی گواستنەوە و بازرگانەکان هەندێک قۆرخکاریش هەیە لەلایەن ترێلە و ئەو بابەتە ئەوە ئینشاڵڵا لە چارەسەرکردنیان و بەدڵی ئەوانە بێت باسی نوێنەری کرد مەبەستی چی بوو نوێنەرێکیان هەبێت ئەوە سەرپەرشتیار سەرپەرشتیاری مەرز هەیە سەمەرزی باشماخ سەرپەرشتیاری هەیە کەسێکی ئیداریە نیەتی بۆ نمونەمە مدیر ناحیەمان ڕاستپاردووە مدیر ناحیە جوای لاتووە لەبەری شوکارەکانی خۆی لەوانەیە بە پێویست نەبێ پێویستە سەرپەرشتیاری کەسێکی تر دەستنیشان ناکەی ئەویش ئەکەوێتە زمنی چوارچێوەی ئەو بەڕێوەبەرایەتی گشتیە ئەکەتە زمنی ئەو بەڕێوەبەرایەتی گشتیانەی کە ئێمە هێشتا کۆمەڵێکیان نەچۆتە باری جێبەجێکردنەوە فەرموو زۆر سپاس کاگڕەنج بەس یەک زەحمەت پێمە بێ هەستی چونکە کامێراکە ناتبینە داوای لە بردنەکەم نابرای بەڕێزیتی هیوادارم بەرنامەکان و بەردەوام بێت چونکە بەرنامانەی جەناب بوو لەوانەیە بەقەدەر ئەوانیەوە تەسیری هەبێت بۆی شتێ بۆ هەڵەبجە بکرێت من دوو پێشنیارم هەیە یەکیان هیوادارم ئەنجومەنی تازەی شارەوانی هەڵەبجە بتوانن لەمانە تەنفیزکەن و بکرێتە بواری جێبەجێکردن یەکێک لەوانە دیزایانی دەواازەی شار بوو کە ماوەیەک لە سۆسیال میدیا بڵاو کرایەوە کە دیزایانێکی جوانەکرێت بۆ هەڵەبجە بە دەواازەی شار و کە بۆ بە پارێزگا ئەتوانێت بێتەن بەدیلی ئەنجومەنی پارێزگاکە لەسەر نەسازانی حیزبەکان بە قسەی کاک بەسام دروست نەکراوە کاتی خۆی ئیشاءالله ئیشاءالله بەشمە ئەنجومەنە بتوانێت بەدەوادا چون کاوانە تەلڤیزیۆنێک لەوانە ئەو دیزاینە بوو کە کاک ئاسۆ تۆ چاوەڕێت چییە لەیان وا حەزەکەی دروست ببێ من چاوەڕێ ئەوکەم پێشتر ئیداری هەڵەبجە بە هەموو لایەنەکانەوە من پێم وایە کەم تەرخەم بوون بە دوواداچوون نەبوون پرۆژەیەک بە شتێک بۆ من بۆ ئەزانم بە دوواداچوون نەبووە ناتشگا بۆ نمونە ئەو دەواازەی شارەکە ئەرزی جەنابتم کرد بۆ نمونە لە هەموو ناحیەکانیشە نەک قەزاکان مەگەر ناحەیەکی زۆر دەگمەن هەبێت منتیقە سەناعی نەبێت منتیقە سەناعی هەڵەبجە کراوەتەوە هەتا ئێستا نەیانتوانیوە ئەو پیشەوەرانی کە لە ناو بازاڕان کە ڕێگەی خەڵکیان دروست کردووە و ئاستەنگیان دروست کردووە هاتوچۆکەن فیتەرەکان ببرێتە خوارەوە منتیقە سەناعیەکە چەند جار داوا کراوەتیانە مانگی یەک مانگی دووە برێتە خوارەوە تا ئێستا نەیانتوانی و نەیان بردووە ئەی زیادە ڕێوشت هەیە زۆرە لێرە زیادە ڕێی زۆرە دوکان هەیە کاکە لە ناو بازاڕایە ئەکرێ بکرێ بە مارکێتێکی بچووک فیتەرە سیارە دوو سیارە لە تەنیشتێکا ڕاگرێت ئاستەنگ دروستەکە بۆ ئۆتۆمبیلانی کە داخلی ناو شارە بن ئاستەنگێکی زۆر دروست بوو ئەو منتیقە سەناعەت دروست کراوە لە خوارەوە نەتوانراوە خزمەت گوزاریەکانی تەواو ببرێت و خەڵکەکە بەرنە خوارەوە دوکان هەیە لە منتیقە سەناعی هەڵەبجە دوکانەکە کراوە سەقف تێکراوە درێ بە 30 گەڵا دوکان هەیە من لە خوارەوە پێشانگامانەیە بەرامبەر ئێمە دوکان درراوە بە 7 گەڵا یعنی لە هیچ ناحەیەکە لە دێشە لە گوندێکە دوکانێک نییە دروست کرابێت و سەقف تێکرابێت بدرێ بە 15 گەڵا و 7 گەڵا لەبەرەوەی بێ بازاڕیە نەکرد لەبەرەوەی بێ بازارە لەبەرەوەی ئیدارەی ئەم شارە نەیتوانیوە پیشەوەرەکان بەرێتە خوارەوە منتیقە سەناعیەک دروست کات لە شوێنەکانی کە بڕۆ یەک دوکان لە منتیقە سەناعەکانە نادرێت بە 10 دەفتەر و 12 دەفتەریش دەست خۆش بە ڕۆحەکەم ئەگەر یەک شتی کەش عەرزی جەناب بکەم ئەگەر ئیدارەی ئەم شارە بەڕێکوپی بە دوواداچون کا بۆ پرۆژەکان زەویەکی 200 مەتری وەکو کاک ڕزگارێکی نادرێ بە 30 گەڵا زەوی 200 مەتری من بێنم تاپۆیە ئەکرێ بە ناوی جەناب تۆ بە 30 وەرەقە لەبەرەوەی کابرا هیچ ئەمەلێکی نییە بینای تا بکات و نیشتە جەبێتایە لەبەرەوەی هیچ پرۆژێکی بۆ ناڕوە هیچ ئەمەلێکی نییە 20 ساڵی کەش خستنە ڕوو وەستاوە ئەو بوژانەوانە هەبێ کە جەماعەت باسەکەن کاریگەری لەسەر نرخ دەبێ ئیشەڵا منیش ئومێدم هەیە ئەم ئەنجومەنە و ئەم
ئیدارە تازە بتوانێت ئەوە بکات. دەستەکانت خۆش بێ بەس بەڕاستی وەکو ئینسانێک وەکو کوردێک منەمەوێ بڵێم بەڕاستی ئیتر لە دوای ئەم شانزەی سەیە حەقە هەڵەبجا وەکو پارێزگایەکی وەکو شارێکی زیندوو مامەڵەی لەگەڵا بکرێ و ممکنە بژانەوەی هەڵەبجا زۆریش ممکنە و زۆریش قرس نییە بەڕاستی ڕاستە حەو ساڵ وەکو کاک بەساموتی قسەکەی ڕاستی تێدا حەو ساڵ بەز نییە بەڵام بەقەدەر ئەم حەو ساڵەش یعنی شتێکی ئەوتۆ بە هەڵەبجەوە دیار نییە لەبەرەوە ئەو پرۆژانەی کە موافقەی لەسەر کراوە هێدی بە کەرتی گشتی و کەرتی تایبەت ئەتوانرێت جۆڵێکی گەورە لە هەڵەبجە دروست بکرێت کە مای دڵخۆشی ئەمان بێ و بێجگە لەوەش بەڕاستی هەڵەبجەیی و هەورامیانی بەڕێز زۆریان دەوڵەمەندن پرۆژیانەیە مەعرەزیانەیە هەتا لە دهۆک هەورامین بینیوە پرۆژەی هەیە لە سلێمانی هەیەی لە هەولێر هەیەی ئەوان نەتوانن وەکو نەخشەخان و تیلانی کەم بە پرۆژەی بچووک بتوان بەشدار بن لە بژانەوەی شارەکان بەسەر چاو بەس بە ئەڵە قسەم بکەیت لە سلێمانی و زۆربەی شارەکانی ترا مجموعەیە خەڵک هەن تەنها ئیشیان ئەوەیە زەویە کڕن ئەیکەنەوە بە خان و ئەیفرۆشن داهاتێکیانێتە دەست بۆ خۆیان بژێویە بنەوە بڕ بەڵام لە هەڵەبجا خەڵک هەیە خانی کرۆتۆ هەش دەفتەری تێچووە ئێستا خانوەکەی 6 دەفتەری نایێنێ دەستە خۆش بێت ئەو سێ بەڕێزەی کە ماون شکر هەمووشمان ماوین کەسان قسەتان هەیە فەرمو جەنابتان بمبورە بەخێراتنتانەکەم بۆ نقشەخان کە باسی پردەکەی تۆقوت کراوەتی حەزمانە کرد ئەو کەسانی کە هیبن بەڕێوە کۆمپانیانە ناوخۆی بوونایە بەس ئێستا دەرێکی نیوەدار دەستی تێ نەخرێ ینی عقلەیان بۆ دروست نەکرێ دووش داوایەک لە مامۆستا بەسام بۆ ئەنجومانی پارێزگا چکە بە حەقەت زۆر زەرورە چکە گەر چاودێر نەبێت بە ئارەزوی خۆی ئەمریکان لە لق و مەڵبەندەوە دەرەچی ینی بە ئارەزوی خۆیان ئیشەکەن ئەگەر چاودێرێکیان نەبێت مامۆستا بەسام هیوادارم جوابی ئەومان باتەوە بۆ ئێوەکو پارتی مساومە ناکەن لە پشکەکانتان ینی مساومێکی لێ بکەن ئەگەر ئەڵڵاهومە لە داهاتووە بوو بە ناحەیەکی کە قەزایەکی کە زیاب و کۆ نەبووە بابەر ئێوەکەوێ ئێستا هیچتان نەوێ بەس ئەنجومەنەکە دروست بێت و هیچی تر چکە بە حەقەت زۆر زەرورە لە لای ماڵی ئێمە لە گەڕێکی بەختیاری پردێکی لێە خوارەکەی کەسی پیان ناڕوە ئێستا نقشەخانە زانێکی عاڵم هیچ کەسی ینی جادە نییە هیچ کەسی پیان ناڕوە نە شوێنی نیشتەجی بۆ قیریان کردووە سەری پردەکە 500 مەترە کە ڕێگەی هەزاران کەسە و مناڵەکانی من بەوێ ئەڕۆن ئێستا گەرم بەم بارانە ئەوێ بە تەکسی بیانێرم بۆ مەکتەب چکە جادە نییە خۆڵە ئەوێ قیر نەکردۆ ژیانەکە ڕقابەت نییە لە چاودێری بەسەری شۆری حکومەتی چاودێری بەسەرۆ نەبوو خۆچیەکە بە ئارەزوی خۆیشی خۆیەکە دەست خۆش گیانینە بە خراپنی میوانە بە ڕێزەکان دەکەم دوو پرسیارم بۆ مامۆستا بەسام هەیە پرسیار یەکەمیەوەیە باسیەوەی کرد کە 14 ملیۆن بۆ ناوبازاری هەڵەبجە سەرفکرا و لایەنە سیاسیەکان ڕێگر بوون بەشێک لە میوانەکانیش گلەی ئەوەیان کرد کە سەرۆکی حکومەت نهاتوەتە هەڵەبجە ئەگەر چی ئەگەر بێت و پرۆژە بێنێت و دووبار لایەن سیاسیەکان خەڵک هاان بدەنەوە لەوەی ئەو پرۆژانەی کە ئەفتتاحیەکە یا بەردی بناخی دانێت جێبەجێ نەکرێت دەستە خۆش بێت فەرموو سپاس بە خێراتنی ئەو میوانە بە ڕێزانەکەم لەم بەرنامە کاگڕن زۆر شت باس کرا بەڵام من ئەمەوێ باسی یەکەم باسی کەرتی تەندروستی لە پارێزگای هەڵەبجە بکەم یعنی چەندین دکتۆری بەڕێزەیە کە خەڵکی شاری هەڵەبجەن لە پارێزگای هەڵەبجە لەدایک بوون زۆر زیرەکن بەداخەوە لە پارێزگای سلێمانی دەوام دەکەن بۆ نەشتەرگەریەکی بەسیط ئێمە ئەبێت لە پارێزگای هەڵەبجە بڕین لە پارێزگای سلێمانی نەشتەرگەریەکە بکەین هۆکار چییە بۆ داوا لە بەڕێز نوخشەخانەکەم بۆچی ئەو دکتۆرە بەڕێزانە کە زۆر زیرەکن زۆر لێ هاتوون نەشتەرگەریەکان ئێمە بێ بڕۆین لە سلێمانی نەشتەرگەریەکان بکەین بۆچی نایەنەوە لە هەمان کادا چەند بینای نەخۆشخانەی کیمیابارانمانەیە بینایەکی زۆر ڕاقی زۆر جیاوازە ئەتوانێت هەموو نەشتەرگەریەکی لە شارەکانی ئەوروپا جاری وایە 2 سەعات ئەڕۆیتە دەرێ بۆ مۆڵە بۆ چێشخانەیەک بۆ مۆزەخانەیەک یعنی باوەڕم پێ بکە مۆڵێکی تایبەتمەندی دەگمەن هەبێت پێشانگای تایبەتمەندی کشت و کاڵی بەس بە تەنیا لە هەڵەبجە هەبێت لە سلێمانی و لە هەولێرەوە دێن لە دهۆکەوە دێن خۆتان شایەتن فەستیڤاڵی هەناری هەڵەبجە لە دهۆکەوە من هاوڕێکانی خۆم هاتوون لە هەولێرەوە هاتوون پێشانگایەکی هەمیشەیی هەبێت لە وەرزی پێگەیشتنی بەروبوومدا مۆڵی تایبەتمەند هەبێت دکتۆری مەشهور هەبێت عیادەکەی بە تایبەتمەندی خۆی لە هەڵەبجە هەبێ وەڵڵا خەڵک دێتە هەڵەبجەکەی لە سلێمانیەوە دوورە خەڵکە چێ بۆ هندستان یعنی بۆ هەڵەبجە نایە
خەڵکە چێ بۆ ئوردن یعنی بۆ هەڵەبجە نایە چۆن نایە بەس قەرارەکە و ئیدارەکە و پلانەکە گرنگە هەبێ لەبەرەوە پێشنیارەکانە زۆر بەجێە سپاسە دەکەم پرسیارێکتر ماوە عەفو کاک ڕەنج ناو بازاڕی هەڵەبجە لەوە چی ئەمڕۆ گەڕابیت لە دوای سەعات 3 و 4ەوە یعنی هیچ سیمایەکی ناو بازاڕی پێوە دیارنە نەخشەخان لەوە چی خۆی ئاگدار بێ کۆمەڵێک کاسبگار یعنی تا ئێستا شوێنێکیان بۆ دیاری نەکراوە لە شوێنێکە کەسابەت و ژیان و بژێوی خۆیان پەیدا بکەن هەر دایە سەعات 4 هەموو وڵاتی ناو کاسبگارەکان ێنە ناو بازار نەمەجالەیە بڕۆی نەمەجالەیە بجوڵی جای وادارە نەخشەخان هەر لە ئێسەوە دوای ئەم بەرنامە شوێنێکی تایبەت بەو کاسبکارانە ئامادە بکات سپاس دەکەم یەک خولە کاتم ماوە بۆ جەنابەت قسەیکی ئەو بەڕێزەوتی بەو هینە بۆ سیما هەڵەیە تەفسیر نەکرێ بەڕاستی یعنی شتیوانی حکوومەتی ئێرەمەە بێدەسەڵات و زەعیف ئەگەر بودجە یان پرۆژە لێرە بکاتەوە لایانی سیاسی و هیچ لایەنێکی سیاسی تا ئەمڕۆ ڕێگر نەبووە وەک نقشەخان ئاماژە پێ هاوڵاتی دوکاندارە تموحیە بۆ توانە قەرەبووی دوکانەکە دەدەفتەرە توێتی قبوڵم نیە داوای 20 دەکەم ئەمە کێشەکە بووە دوجاریش هاتنی بەڕێسەرۆکی حکوومەت من تەمە ناکەم ئەمە بەدەر لە مەوزوعی سیاسی خۆی مەفروض وای هەڵەبجە شوێنێکی مقدسە شوێنێکە کە گەورەترین تەسحیەوە بەڕاستی مادەممان شانازی پێوەکەین بەم ڕەمزەوە جوانترە بۆ هەموو سەرۆک حکوومەتەکان لە هەر حیزبێکی سیاسی بێ ناڵم پاش مانگێک پاش 6 مانگ لە دەست بەکاربوون بەبێ پرۆژە و هیچ مەغزایەکی پرۆژە ئەوانە بێ سەردانی هەڵەبجە بکات پێ سەردانی وەکو پیرۆزێک بۆ ئەو شارە چۆن لە هەموو وڵاتانەمەیە چنە شوێنە ئەو شوێنان کە قوربانی گەورانی و بەدحەفوینیان هەیە مۆنومنتیان هەیە زۆر تەبیعیە بەدەر لەوە سەرۆکی حکوومەت سەردان دەست نایەن و پرۆژەشتان و افتتاح ناکەن تەمە ناکەن فەرموو حاجی من پێشنیارێک و داواکاریەک لە هەم ئەوە لە حکوومەت کردمان بابێنە سەر حیزبیش لە بەڕێز کاک پاڤێڵەکەی ئەوەی ساگەشتمەوە نەتیجەی بیرم لێکردەوە 3-4 شت هەیە زۆر گرنگە بۆ هەڵەبجە بکرێت ئەوە توانێت وەکو حیزب لۆبی بکە و حکوومەتیش هاوکار و پشتیوان بێ لەگەڵیان یەکەم کارەبای هەڵەبجە لە سەمانی بەڕێز کاک عومەر فەتاح سەرۆکی ئەنجومەنی وەزیران تاوەرەکانی تا تەوێڵە چووە ئێران تا ئێستا لە یادداشتنامەی نێوان پارێزگای هەڵەبجە و سنە و کرماشانە چەندین جار دووپات کراوەتەوە کە ئەوان 230 مێگاوات کارەبایان هەیە لەیان زیادە ئێمە 40 مێگاوات کارەبامانەوێت ئەو کارەبا ڕەبت بکرێتەوە ئەگەر کارەبای هەڵەبجە بێ بە 24 ساعات کێشەی دانانی کارگەی پیشەسازی یەکەم کێشە لە هەرێمی کوردستانە سوتەمەنیە گرانی نرخی کارەبایە کە 130 کارگە دێ بۆ ئێرە و هەمووی دێت اینجا کێشە کارەبایانە بەڵێ زۆر خولەکەکە تەواو بوو حاجی دەخۆ من جوابی شتەکان نەداوێت ئەگەر نیو خولێکی کەم بیتێ باتەوای کەم دووەم غازە غازیش بە هەمان شەوات بۆرێکی غازمان هەیە کە ڕەبت بکرێتەوە پاشانیش ڕێگەیەک پردی سازان بڵین بەرزی سازان هاوکاریەکمان بکە و ئاسانکارێکشکە بۆی ڕێگە لە احتیکار بگرێ دوای ئەوە کۆمەڵە گۆڕانکاریان بەدەستەوەێت لە سنووری بڵین پارێزگای هەڵەبجەدا بکە بکرێت داواکاریمان ئەوەیە کە خەڵکی باشتر بێن نەپێشەوە دەموچاوی تازە و بەتوانا و بەنجومەنی شارەوانیش بۆ هەموو زیادە ڕێوشتا بچنەوە تۆزە هەڵەبجە ڕێک و پێک بوار نەبوو من جوابی و بابەتە بەمەوە یعنی ئەوانە ئیشی ئێوە کۆمەڵی خەڵکی باش لە ئەنجومەنی شارەوانیدایە کۆمەڵە لیژنەی باشمان دروست کردووە هاوکاریەکەین بە ئومێدی خوای گەورە بە پشتیوانی خوای گەورە دەواازەی شار جوانەکەین کۆمەڵێ ئەمە لە ئێستا من کە ئێستا بە میوانداری هاتووم 50 تەجاوزم بینەوە ئێوە بۆ نایبێنم ئەزانی چۆنەکە ڕەنج منوتم بیۆکراسی ئیداری دەستی گرتوین ئەمە هەمووی 2-1 هەفتەیە دەست بەکار بووین کۆمەڵێک کۆبوونەوەمان کردووە ئینشاءڵڵا بە ئیزنی خوای گەورە ئێمە هەر بۆ زانیاری جەنابتان لەو ئەنجومەنی شارەوانیش بێبەشکراین هیچ ئەندامێکی پارتی دیموکراتی کوردستانی نەک لێرە لە زۆمی سەوستیان نیە و هەڵەبجە من داواکارم لەوەی کە پاکێجی پۆستەکانی هەڵەبجە لەگەڵ پارێزگای سلێمانی جیاب بکرێتەوە لەگەڵ ئەوەی جارێک تریش دووپات یەکەمەوە ئێمە هیچ پلە و پۆستێکمان لەم پارێزگایە نییە بەڵام بەڵێنین بە هاوڵاتیان ئەم شارە من خۆم وەکو هەڵەبجەیەک وەکو خەڵکێکی ئەم سنوورە قەرزاری ئەم شارەم وەگەیەنەری دەنگی هاوڵاتانی ئەم شارە ببین بە سەرۆکی هەرێمی کوردستان بە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەرچی بە ئێمە بکرێت لە قسەی خێر و لەوەی هەڵەبجە ئاوەدانتر بێت بەڵێنیان پێین کە کەم تەرخەم نابین ئەگەر هیچ پۆستێکشمان نەبێت زۆر کەسەڵەیە بۆ نمونە سەلەوانەیە پرسیار بکە پرسیاریان کردەوە لە شوێنی تریژ و توانە بۆ ئیلا بێ هەمومان ببین بە پارتی ئینجا مەشروعی ڕێک و پێک و قەبە و زەخممان بۆ بکرێ نەک هەمومان بین پارتی بۆیە مەشروعمان بۆ بکرێ بەڵام پارتی کە لە شوێنێک ئیدارە بێ شوێنەکە ئاوەدانترە تر بڵێم چی خواوای کردو ئەی باشە بەس ئێستا مەسئولیەتتان هەیە ئەگەر ئێوەش کەمینە بن مادەم کوردستان سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەتی ئەوە هەر ئاوەدانتری بکەن بەس بەڵێنەکەم ما ئەو بەڵێنە ما کە ئێمە گەر هیچ پۆستێکیشمان نەبێ
و هاوکاری مؤسساتی حکومت بین لێرە پارێزگار جەنابی قایمقام زووە دوت بەزە و کامێرام ڕوتێکە پەیامی دڵم بڵام ئەوە کامێراکەی ڕوتێ بکە بزانین پەیامی دڵ جارە پێشم شتێک دەستخۆشی لە جەناب دەکەم هیوادارم وەکو چۆن هەموو بەرنامەکانی کە و بەرهەمی هەبووە بۆ هەموو پارێزەکانی کە هەرێمی کوردستان بۆ هەڵەبجەش هەی بێت لێرەوە داوا ئەکەم جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاک مەسرور بەرزانی جەنابی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاک قوبات تاڵەبانی ئەوەی تا ئێستا ڕۆشتووە لەوانەیە هەڵەبجەیەکان قبوڵی بکەن بەس هیوادارم هیچ نەبێت تۆزێک لە دڵی هەڵەبجەیەکان بنەوە چەند شتێکی بەسیتمان بۆ بکەن شتی گەورەمان ناوێت جارێ لە بەرەوەی گەورەمان زۆر داوا کرد بۆمان جێبەجێ نەکرا یەک ئەو پرۆژەی تووەقوت بخرێتە بواری جێبەجێکردنەوە ئیتر ئەو بەڕێزانە داوا ئەکەن ئێوە بێن بەخوا من قبوڵی شەکەم ئەگەر ئێوەش نەیەن پرۆژەکە بخرێتە بواری جێبەجێکردنەوە ئەوە بە دەرەجەی یەک دوو پرۆژەی نیشتەجێبوون بۆ گەنجان و لاوان بکرێ خاڵی سێهەم کە زۆر زۆر گرنگە تا ئێستا هەڵەبجە هۆڵێکی نییە کە بۆنەیەکی تیا بکرێ یاخود شانۆیەکی تیا بکرێ یاخود فلیمێکی تیا عرض بکرێ کە ئەمە بەڕاستی عیبێکی زۆر گەورەیە بەسەر شانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە خاڵی چوارەم کە زۆر گرنگە بوونیەی ئیداری ئەم پارێزگایە بخرێتە بواری جێبەجێکردنەوە بۆی کە 500 کەس تەعین بکرێ بۆ سەرجەم سێکتەرەکانی بەڕێوەبەرایەتیەکان لەوانش کۆمەڵی بەڕێوەبەراتی کەشمان هەیە کە بچنە بواری جێبەجێکردنەوە و کۆمەڵە دەسەڵاتی کارگێڕیش بدرێت بە جەنابی پارێزگار ئێمە داوامان کردو کە دەسەڵاتی کارگێڕی و ئیداری بدرێ بە جەناوی پارێزگار و لەگەڵیشیە ڕقابەشمان بکرێت بەڵام بەداخەوە کە بینین ئێستا کۆمەڵە دەسەڵات براوەوە ئەنجومەنی وەزیران و دانەبازێنراوە بە نووسراو هەیە بەڵام بە فعلی دانەبازێنراوە من تەنها ئەم داواکاریانم هەیە و هەردوو مەرزی تەیەڵە و شۆشمێ و مەرزی سازانیش بخێتە بواری جێبەجێکردنەوە ئەمانە وەکو قۆناغێکی سەرەتایی تاوەکو بتوانرێت ئەم پارێزگایە وەکو پارێزگایەکی نمونەیی جوان بخێتە بواری جێبەجێکردنەوە ئایا جەنابتان نەزانن کە ئەم ساڵ بۆ یادی 16 سێ هەتا ئێستا 35 میلیۆن دینارمان بۆ دانراوە 35 میلیۆن دینارەکە تام دقەی کە ئێمە لە بەرنامەکەی کاگڕەنجا قساکەین بۆمان سەرف نەکراوە ئایا جەنابتان ئەزانن کە کۆمەڵی قوربانیانی هەڵەبجە قسەمان لەگەڵا کردوون ئەڵین داواکاریتان چییە بۆ 16 سێ ئەم ساڵ ئەڵێ ئێمە تەنها وەرەقەیەکی سپیە لەبەرەوەی بەداخەوە ساڵانی ڕابردوو داواکارەکانمان جێبەجێ نەکراوە ئەم ساڵ وەرەقەیەکی سپی جێبەجێ تۆ لە سەرەتاوە هەرێتوت ئەو کامێرایان ڕوتێ بکەنەوە من خۆم تەسویر دەکەم ئێستا دەستخۆش بەڵام ئەوەشمان بۆ باس کە بۆ یادەکە چیە دێت چیتان کردووە بە تەمای چین بڵێ بۆ یادی 16 سێ ئێمە ئەم ساڵ بانکهێشتنامەمان بەگشتی نەناردوو بۆ هیچ کەسێ لەبەروی هەڵەبجە وا هەستمان کردو هەڵەبجە هەموو هەڵەبجەیەکانە بۆیە بانگهێشتنامەمان نەناردووە بەڵام تەنها داوامان کردووە کێیت ئێمە لە خزمەت یابین وەکو خەڵکی هەڵەبجە کە سوکاری شەهیدان ئیداری پارێزگای هەڵەبجە لە خزمەتیان نابین و تا ئێستا هیچ کەسێکیش بە فەرمی لە ئاستی باڵای سیاسی و ئیداری پەیوەندی پێوە نەکردین کە بەشداری زۆر زۆر سپاس بۆ هاتنتان و بەشداریکردنتان سەری ڕێز بۆ هەڵەبجەکان دانەوێنین لە ڕووداوە هەمووان بەشداری ئەم کۆستە نەتەوەیە مەزنین سڵاو بۆ گەنج و پیر و جوان و مناڵانی هەڵەبجە هیوادارم کۆتایی نامەتیەکانی هەڵەبجەکان بێ و لەسەر ئەم مەرگە سات و کارە ساتە ژیان بۆ ئێوە بینا بکرێت خواحافیزتان بە بەخێربن سەرسەر